ڕۆژ باش من ڕەبینیا ڕەحمەتم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ کۆتا ڕۆژی هەفتەیە لە چەند بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون و سێتەوەری سەرەکی دەبێت کە گفتوگویان لەگەڵ دەکەین لەگەڵ میوانەکانمان. لە ئاتەوەری یەکەمی بەرنامەکەمان ئەمڕۆ گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی خانووە پلاستیکیەکان کە ماوەی چەند ساڵێک دەبێت ئەم بابەتە ئەم بەرهەمە کشت و کاڵیاندا لە ناو باشووری کوردستان هەنگاو بە هەنگاو فراوان بووە. زۆربەی شار و شارۆچکەکان و بز بەبستی خاکە بە پیتە کشت و کاڵیەکەی باشووری کوردستانی گرتووەتەوە. بە تایبەتی لە وەرزی زستاندا ئەم جۆرە بەرەوبوومانە زیاتر لە بازاڕا دەبینرێن و بەرهەمەکان زیاترن بۆ حکومەی کە لای خۆمان زیاتر لە وەرزی هاویندا هەندێک بەرهەمی دیکەمان هەیە کە بڕونە خیار و تەماتە لە وەرزی بەهاردا ئێمە دەتوانین بەبێ بەیتی پلاستیکیش بەرهەمانە بێ، بەڵام لە وەرزی زستاندا ناتوانین تەنها پشت بەو بەرهەمانە دەبەسترێت کە لە خانووە پلاستیکیەکان هەبن. پرسیار لە میوانەکەمان دەکەین ژمارەی خانووە پلاستیکیەکان لە باشووری کوردستان چەندمان هەیە و تایبەتی لە پارێزگای سلێمانی بەرهەمەکانیان چەندن، چینەوە بەرهەمانەی کە لە ناو بەیتە پلاستیکیەکان هەن. هێندەمان هەیە کە بەشی بەرهەمی ناوخۆی خۆمان بکرێت. ئەگەر هێندەمان هەیە بۆچی تاوەکو ئێستا لە سنوورەکان ئەو بەرهەمانە دێنرێن؟ چاودێری کوالیتی ئەم بەرهەمانە دەکرێت کە هەندێک کەسێک زۆر قسە لەسەر ئەوە دەکەن کە مەوادی کیمیایی زۆر لەم بەرهەمانەیە بەکار دەهێنرێت کە بۆتە گرفتێکی گەورە بۆ کشت و کاڵ بۆ بەرهەمەکان و کوالیتی بەرهەمەکان. ئەمە تەوەری یەکەمین بەرنامەکەمان بێت. لە تۆری دووەم بەرنامەکەمان داوکار مانهونە ڕەسوول لە ڕانیەوە چاپێکەوتنی لەگەڵ فڕۆکەوانێکی هێزی ئاسمانی عێراقی بۆ کردوین کە کوڕێکی دانیشتووی ڕانیە بۆ خۆی چەند چیرۆکێکی تراژیدی لەگەڵ فڕۆکەکانی هێزی ئاسمانی عێراق هەیە لە ڕابردوودا لە سەردەمی ڕژێمی پێشووی بەعەس. چەند حاڵەتێکی تراژیدی گەورە بەسەر بنەماڵەکەیان هاتووە بەهۆی بردومانی فڕۆکەکانەوە. ئێستا خۆی بۆ بە فڕۆکەوان و خۆی یەکێکە لە فڕۆکەوانەکانی هێزی ئاسمانی عێراقی و لە ماوەی ڕابردووە دەرچووی ئەکادیمیای فڕۆکەوانی هێزی ئاسمانی عێراق تەواوی کردو و فەرمی بڕوانامەی وەرگرتو ئێستا فڕۆکە لێ دەخورێت. ئەمە تەوەری دووەمی بەرنامەکەمان دەبێت. لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا باستەوە دەکەین کە مامۆستایەکی خەڵکی شاری سلێمانی بە فەرمی لەلایەن وەزیری دەرەوەی کۆریای باشوور سوپاسنامەیەکی ئاراستە کراوە لەبەرەوەی کە ڕۆڵێکی گەورەی هەبووە لە بەهێزکردن و پتەوکردنی برایەتی نێوان خەڵکی کوردستان لەگەڵ خەڵکی کۆریا، کوردەکان لەگەڵ کۆریەکان. بە فەرمی ئەمە سوپاسنامەی بۆ نێراوە خۆی بە پێشووتر بەڕێوەبەری کۆمەڵگەی پەروەردەی کوردستان بووە لە سلێمانی. ئێستا لە دوای ئەوەی کە بابەتی بوون بە سەرپەرشتیاری تەواو کرد، ئێستا ئەو بابەتەی تەواو کردووە و بۆ بە فەرمی بۆ بە سەرپەرشتیار لە بەڕێوەبەری کۆمەلگاکە نەماوە لە پای ئەو خزمەتەی کە کردوێتی ئەو سوپاس و پێزانینەی پێ ئاراستە کراوە. قسە لەسەر ئەو بابەتە دەکەین. هەروەها لەگەڵ بەڕێوەبەری کۆمەلگەی پەروەردەی کوردستان منشمان لەگەڵدا دەبێت سچنار ئەویش قسە لەسەر ڕۆڵ و ئەرکی ئەو کۆمەلگایانە لە پتەوکردن و بەهێزکردنی پەیوەندی نێوان کوردستان لەگەڵ کۆریای باشوور و حکوومەتی هەموو لایەک زۆر کەس بە ئەو کۆمەلگانە بە کۆمەلگەی پەروەردەی کۆریەکان ناوی دەبات چونکە ئەوان دروستیان کردووە. ئێستا لە دوای دروستکردنی بینەکان ئەو کۆنتاکتە لە نێوان کۆمەلگەی پەروەردەی کوردستان کا بە کۆریەکانیش ناسراوە گوتم ماوە لەگەڵ حکوومەتی کۆریای باشوور هاوکاریەکانیان چۆنە بێت. 4 کۆمەلگەی پەروەردەی هاوشێوە لە باشووری کوردستان هەیە لە سەرتەری پارێزگا هەرێکە لە پارێزگاکانی دوهۆک، هەولێر، سلێمانی، هەڵەبجەی شەهید. ئەمە تەوەرەکانی بەرنامەی ڕۆمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. هەروەها چەند بڕگەیەکی جیاوازیشمان بۆ ئامادە کردوون. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا ئێستا کە میوانەکەمان لەگەڵایە بەڕێز جەلی شەمسەدین بەڕێوەبەری باغدادی سلێمانی. کاک جەلی ڕۆژ باش بەخێر بیت. قسەمان لەسەر کە پێشێکیا باسمان کرد قسە دەکەین لەسەر بابەتی خانووە پلاستیکیەکان. ئەم خانووە پلاستیکیانە چەندمان هەیە، داتاکانیان چەند، ژمارەیان چەندەوە، بەرهەممان چەندە، هێندەمان هەیە کا بەشی ناوخۆیی بکات و ئایا چاودێری ئەم بەرهەمانە دەکەن؟ ئەم پرسیارەکانمان دەبێت. سەرەتازەکەم لەوە پرسیارە دەست پێ بکەم داتاکان چەند خانووی پلاستیکیمان هەیە و ئەم بەرهەمەکانیان چین؟ بەڵێ وڵا پێشەوەی باسی داتاکان بکەین لە پێشا پێناسەیەک ئەگەر خانووی پلاستیکی بکەین. خانووی پلاستیکی لە ئەساسا بریتیە لەوەی کە تۆ ژینگەیەک ئەگونجێنی بۆی توانی ئەو ڕووەکە
بە شێوەیەکی باش گەشەی تیا بکە و بیپارێزی لە کاریگەریەکانی دەرەوە وەتوانی لە مەوسمێکی غێری مەوسمی خۆیدا ئینتاجکەیت. بەنسبەت ئەو بەیتانەی کە ئێمە هەمانە زۆربەی هەرە زۆری هەتا ئێستا ئەتوانم بڵێم هەدەفی یەکەمیان پێکاوە کە زیادکردنی بەرهەمە لە یەکەیەکی ڕوبەرە، بەڵام بەنسبەت ئەوەی کە لە غێری مەوسمە تۆ بتوانیت ئینتاجێکی باش بەرهەمە بێنی هەتا ئێستا بەهۆی جۆری بەیتەکانمانەوە تا ئێستا بە ڕێژەیەکی باش نەتوانراوە لەو لایەنەوە پێشکەوێت. بەنسبەت پرسیارەکەی جەنابیشتەوە بوورە ئەو پرسیارە لە غێری مەوسمە ئێستا ئێمەوا بیرەکەینەوە و تەماتۆ خیار تەنها لە وەرزی هاوینا هەیە، بەڵام ئێستا لە بەیتە پلاستیکیەکان لە وەرزی زستانیشە هەمانە بۆ بەڵێ ڕێژەکە لەوە ئەگەر مەجال بێت پێش دوای ئەوەش باسی ئەوەشەکەین لەبەر ئەوەی لە زستانە ئەو بەرهەمانی کە ئێمە ئەیان ڕوێنین بۆ نمونە خەیار و تەماتە ڕۆژ کورتە ئینتاج کەمە بێتەوە پلەی گەرما دائەبەزێت ئەو ڕۆکانش ئەو ڕۆکانە کە حەزیان لە گەرمایە حەزیان لە ڕۆژی درێژە لەبەرەوە لە وەرزی زستانە ئەگەر ئەو ئیشە بکەین کولفە زۆرە بێت ئینتاج ئەو تێچووی کە تێئەچێت زۆر زیاترە لەوەی جاری وا هەیە کە لە بازاڕە هەیە لەبەرەوە عادەتەن کەمتر ئەکرێت و ئەو کوالیتی ئەو بەیتانی کە هەمانە لە ناحەی پێک هاتەوە تا ئێستا بەشجارە بە حەزەکەم قسە لەسەر ئەو بەرهەمانە بکەین کە لە خانووە پلاسیکیەکان بەرهەمیانە هێنین چین. بەڵێ ئەو بەرهەمانی کە ئێمە لە ناو خانە پلاسیکەکانە بەرهەم ئەهێنرێن بریتین لە خەیار، تەماتە، باینجان، بیبەر، زۆر جار کولەکە، ئەمە زۆرترین لە وەرزی هاویندا. لە وەرزی زستانیشدا زیاتر ئەچێتە بابی سەوزە گەڵاییەکان و توور و زۆر جار جوتیاران فێربوون پاقلە ئەچێنن، ئەم بەرهەمانە ئەچێنن، پیاز ئەچێنن. لە وەرزی زستاندا خیار و تەماتەمان نییە لە بەیتە پلاستیکەکان؟ نەک بڵێ نیمانە هەمانە، بەس ڕێژەکەی لە چاو بەرهەمی هاوینەدا کەمترە. بەڵێ. چەند خانووی پلاستیکیمان هەیە؟ بەڵێ لە سنووری پارێزگای سلێمانی من ئەتوانم قسەی لەسەرکەم نزیکەی 15 بۆ 16 هزار خانووی پلاستیکیمان هەیە. ئەم خانووە پلاستیکیانە لەلایەن نزیکەی 1300 جوتیاریان با بڵێن خاوەنە کە ئەوانەی ئیش دەکەن لە خانووی پلاستیکیا بەڕێوە ئەبرێن ئینتاجیان نزیکەی تێگەڕا ئەگەر هەموو بەرهەمەکان حساب بکەین ساڵانە نزیکەی 140 بۆ 160 بۆ 150 هزار تەن بەرهەممان هەیە لە ناو خانووە پلاستیکەکانە. پێداویستی ناوخۆی خۆمان چەندە؟ بە پێی مەوسمەکان پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە بە زیادەوە لە هەندێک وەرزە. بۆ نمونە لە وەرزی هاویندا پێداویستی ناوخۆمان زیادە، لە وەرزەکانی پاییزە بە هەمان شێوە ئەتوانێت پێداویستی ناوخۆ دابین بکات، بەڵام لە وەرزەکانی دوای ئەوەی کە سەرما دێت و ناوبەیتەکان بەرهەمیان کەمە بێتەوە یان وردە بەرەو لە ناوچوون دەچون و پێویستە بیان گۆڕین بۆ بەرهەمێکی تر لەو بەرهەمانەیە پێداویستی ناوخۆ پڕ ناکاتەوە. ئێستا لە وەرزی زستانداین، ینی خۆت ئاماژەکرد پێیا کە بەرهەمی خەیار و تەماتە بە تایبەت کەمترە لە ناوبەیتە پلاستیکیەکان. ئەم بابەتە بۆ ینی خۆ بینین لە کاتێکا وەرزی هاوین کە جگە لە بەیتە پلاستیکەکان لە دەوری بەیتە پلاستیکەکان کە شووای ئێمە گونجاوە بۆ ئەوی کە خەیار و تەماتەش بەرهەم بێنین سیرەکەین بە بڕێکی هێندە گەورە بەرهەم بهێنرێت کە زۆر جار بازاری ئەو بەرهەمانە ئەشکێنرێت، بەڵام لە وەرزی زستانە بازارێکی باشیان هەیە و نرخیشیان پێ ئەدرێت. بۆ هەوڵتان نایەوە لەگەڵ جوتیارەکان لە ناوخۆی خۆمان لایەنی لە جێگەوە پشت بە دەرەوە بەستین لە ناوخۆی خۆمان هەو بەرهەمانە بەرهەم بێنرێت کە نرخیشیان هەیە. بەڵێ یەکەم تێچووی دامەزراندنی ئەو خانوو پلاستیکانەی کە توانێت پارێزگاری لە پلەی گەرمای ناوبەیتەکە بکات زۆر بەرزە، لەوانەیە جوتیاری ئەمە نەتوانێت هەڵسێ ئەو کولفەیە دابین بکات. بۆ لە دەروی کوردستانەوە توانرێت؟ ئەخر باسی کولفەم کرد کۆست گرانی تێچووی دامەزراندنی ئەو پرۆژانە. دوو ئینتاج کەمترە لە زستانە وەکو لە پێشەکێکەکە باسم کرد. تۆ لە زستانە ئەو ژماری سەعاتەکانی ڕۆژ کەمترە لە ژماری سەعاتەکانی شەو، لەبەرەوە سەیرەکەی لە نەک تەنها لە بینی زستان و هاویندا لە بینی وەرزی چاندنی یەکەمی بەهارە لەگەڵ وەرزی چاندنی دووهەمی پاییزە بڕی بەرهەم دوو ئەوەندەیە لە وەرزی بەهارەکەدا لە چاوەرزی پاییزەکەدا. بەبستم پرسیارەکە ئەوە بوو کاک جەلیل، ینی ئێستا بۆ نمونە کیلۆ تەماتەگە لە بازاڕا بیکری نرخەکەی لێوان 1000 تا 1500 بەڵام لە وەرزی هاوی ناگاتە 250 دینار، لە 250 نهێنێ جار کەمتریشە بێت کەوانەی کە جوملەی فرۆشن.
ئەگەر ینی ئەو بەرهەمانە لای خۆمان بەرهەم بهێنرێت هێندە قازانج ناکات جوتیارەکە ینی ئەگەر بە 1000 دیناریش بفرۆشێت تەماتەکەی هەر قازانج بۆی دەست ناکەوێت؟ نا تێچوو زۆرە لە دەری وڵاتە تێچوو ئەوە نیە ئێستا بوونە لە کۆماری ئیسلامی ئێران. بەڵێ لەبەرەوەی تۆ ئەبێ ئێمە سەیری موقعی جوغرافی بکەین مەسەلەن لە شوێنێکی وەکو ئێرانە دابەشبوونی جوغرافی ئەوان لە جنوبەوە لە خواروی ئێرانەوە بۆ باکوور سیرەکە ئەمە هاوکارە بێت لەگەڵ ڕوبەرێکی فراوانە کە تۆ توانێت لە شوێنە جیاوازەکانە ئینتاژکە ئێستا بۆ نمونە لای خۆشمان لە عێراق ئەگەر وەکو عێراق قسە بکەین لە باشوورە تەماتەی عێراق زووتر پێگاوەی لە باکوور هەچەند لە ناوخانی پلاستیکی شابێت لەبەرەوە ئەوە علاقەی بە چیەوە هەیە بە دەرەجەی یەکەم دابەشبوونی موقع جوغرافی ڕاستە بوونی خاونی پلاستیکی پێشکەوتوو ئەو سیستمی ئۆتۆماتیک و ئەمانە بەکارهێنانی جۆرێک لە کوالیتی نایلۆن کە بتوانێت ئەو گەرمایی دێتە ناوە یان ئەو گەرمایی کە لە ژوورەوە بەرهەمی ئەهێنیت بەهۆی گەرمکەرەوەکانەوە بیپارێزیت سیرەکەی کوالیتی بیتەکانی ئێمە تا ئێستا ئەوە نییە کە بتوانێت ئەو بڕەگەرمێ بپارێزە بەڵێ هەوڵ درراوە کۆمەڵێ کەس هەن مەڵتیسپانیان دروست کردووە کۆمەڵێک کەس هەن لە زستانە ئینتاجەکەن بەڵام نەگەشتوتە ئەو ئاستە زۆرەی بۆ نمونە ئێمە وەکو باسم کرد نزیکەی 16,000 خانی پلاستیکیمان هەیە ئەو ڕێژەیە کە بۆ کوالیتیە خانە پلاستیکەکانیان هەیە کەمترە لە چاو ئەو ڕێژەیە کە جۆری دووهەمیان خانە پلاستیکیمان هەیە کوالیتیان ئەوە بێت کە گونجاو بێ لەو زیستانە بەرهەمی تیا دەبێت نزیکەی 85 بۆنەوە مەڵتیسپانمان هەیە لە سنووری پارێزگای سلێمانیا ئەمانە گونجاون ئینتاجیان ئەو جوتیارانەیە دەقسەتان لەگەڵا کردبن قازانجیان هەیە لە وەرزیستانە بۆ بیتە پلاستیکیانە بەڵێ قازانج کەمە بێتەوە نەک بڵێ نییە قازانج کەمە بێتەوە بەڵێ بەکو ئەوەی کە وەرزی هاوین نیە بەڵێ وەکو باسمان کرد تۆ بەهۆی ئەوەی پێداوی داتایەکتان هەیە لەسەر پێداویستی ناوخۆی خۆمان لە وەرزیستانە چەندە بۆ بەرهەمانە چەندی لە ناوخۆی خۆمان لە بیتە پلاستیکەکانی خۆمان بەرهەمهێنین چەندی بە پشت بە دەرەوە بەستین بەڵێ ئەو داتایانە هەیە لە عەلوەکانە بەڵام ئەوەی بە تێگڕا ئەگەر قسە بکەین لەبەرەوەی بازاڕەکان کراوەیە و لە عەلوەکانیش تۆمارکراو هەیە ئەمانە ئێمە قسەمان لەسەر ئەوە کرد لە وەرزی هاویندا لە وەرزی پاییزدا لە سەرەتای بەهارە ئەتوانێت پێداویستی ناوخۆ دابین بکات بۆ نمونە تەماتە لە مانگی پێنجەوە تەماتەی ناو بیتە پلاستیکەکانمان کە بە شێوە تەقلیدیەکەش ئەکرێت پێگات لە کاتێکە ئەگەر تۆ لە دەرەوە بتەوێت بەرهەمی بهێنیە کەویتە مانگی حەوە کەویتە ناوەڕاستی مانگی حەوت و سەرەتای مانگی هەشت باش خاڵە گرنگەکە جەلیل ئەوەی کە زیاتر قسەی لەسەرەکرێت لای هاوڵاتیان ئەوەیە کە کوالیتیان بەرهەمانە دەڵێن موادی کیمیایی زۆر لە ناو بیتە پلاستیکیانە بەکارهێنرێت بۆ ئەوەی بەرهەمەکان بە خێرایی پێ بگات ئێوە چاودێری و بابەتاکەن لە بیتە پلاستیکەکانە بەڵێ خۆی بەکارهێنانی سەمات شتێکە ڕێگە پێدراوە بەڵام مهم ئەوەیە گرنگ یەک لەژێر چاودێریا بێت دوو بە ڕێژەیەکی ڕێگە پێدراو بەکاربهێنرێت سێ بتوانیت جۆرە سەمادێک بەکاربهێنیت یان جۆرە قەرکەرێک بەکاربهێنی کە ڕێگە پێدراو بێت بەنسبە چاودێریکردنەوە بەڵێ لە لایەن تیمەکانی قایمقامێت بە هاوبەشی لەگەڵ نوێنەری لایەنە پەیوەندیدارەکان لە ناویشیانە نوێنەری کشت و کاڵی سلێمانی بەردەوام بەدواداچوونیان هەیە بۆ نووسینگە کشت و کاڵەکان و مەرجیان هەیە و ئەگەڕێن ئەو جۆرە دەرمان یا خۆت پەینانەی کە بەکار ئەهێنرێت بەردەوام متابعەکەن ئەگەر لە جۆرێکی خراپێت دەستی بەسەرا ئەگیرێ و ساڵانە چەندین تەن لەو جۆرە دەرمان و سەمادانە کە خراپن ڕێگە پێدراونین دەستیان بەسەرا گیراوە جگە لە نووسینگە کشت و کاڵەکان ئەم تیمە زۆر جار بەردەوام لە هەموو مەوسمەکانی بەرهەمهێنانە سەردانی خانە پلاستیکەکانی ژەکەن جگە لەمان لەلایەن هۆبەکانی سەر بە قەزا و ناحەکانەوە هۆبە کشت و کاڵەکانەوە ئەوانیش دووبارە بەدواداچوونیان هەیە بۆ ئەو بابەتە باش چاودێری جۆری ئەو دەرمانە ناکەن بەکارهێنن یا بڕی دەرمانەکان کە بەکارهێنرێت هەردووکی خۆی بڕ بەکارهێنان تا حدێکە جاری وا هەیە استقلالکردنی جوتیارە تۆ ئەگەر بڕێکی زۆر زیاد بەکاربێنی لەبەرەوەی ئەم ڕووەکە توانای هەیە بۆ نمونە لە ڕۆژێکە گرامێک سەمات بەکاربێنێ یان نیو گرام سەمات بەکاربێنێت تۆ ئەگەر 2 کیلۆنی پێ بدەیت لە ڕۆژێکە کاتێک کە بەرنامەی سەماتدانی ئەگەر 2 کیلۆ 2 کیلۆنی بی بە یەکێک لە خانە پلاستیکەکان ئەم خانە پلاستیکانە نزیکەی 1200
نەمامی تێدا 1200 نەمام ئەگەر تۆ 2 کیلۆ یان 2 کیلۆ نێی بدەیتێ سیرەکەی نەمامێک 2 گرامی بەرەکەوێت ئەم 2 گرامە خۆ هەمووی ناچێتە ناو ڕۆکەکەەوە بەشێکی لە نایەن ڕۆکەکەەوە مژێت بەشێکی ئەشۆرێتەوە بەشێکی لەگەڵ ئەو مادانێکی کە لە زەویە هەن و ئەو جۆرە شتانێکە یەکگرتن ئەکات لەبەرەوە زۆر جار زیانەکەی بەوەیە کە جوتیارەکە خۆی زەرەکات مەسەرەن ڕۆکێک پێویستی بە 2 با بڵێن بیتێک پێویستی بە 2 کیلۆیە تۆ ئەگەر 4 کیلۆی بیتێ جوتیارەکە خۆی لە ناحەیەی کولفەوە زەرری کردووە ڕۆکەکەی هەندێک جاریش تووشی تەسەمومەکات ڕاستە بەڵام بە تێگرا جوتیارەکە زەرەر ئەکات لەو مەجالە ئەگینە بڵێ من 4 کیلۆ ئەدەمێ و خیارەکەم زیاتر بۆ گەورەکە نا ئەو کاریگەری ئەو تۆی نابێت لەسەری باشە بیستمانە و ئەوش کە بە بەرهەمانەی کە هەن لە بازارە خۆشمان ئەیان بینین ئەمە خیارەکە لەماوە 1 شەو ڕۆژە ئەم خیارەیان تەماتەیە گەشە هەکات ئەمە تەبیعیە سروشتی ئەمە خۆی گەشەی ڕووەک بەرهەمەکەی ئەکەوێتە شەو زۆری بۆ نمونە تۆ ئەگەر لە دەرەوەش نەک تەنها لە ناو بیتە پلاسیەکە ئەگەر بە شێوەیەکی تەبیعیش بەرهەم بهێنیت ئەگەر بێ قیاسکەیت سیرەکەی لە بەیانیەوە تا ئێوارەیە ئەگەر بەرهەمێکت هەبێ میوەیەکت هەبێ خیارێک بێت ئەو ڕێژەی کە زیایی کردووە کە زۆر کەمترە لەو ڕێژەیە کە لە شەو بۆ بەیانی زیادی کردووە لەبەرەوەی ڕووە کاتی ڕۆشنەکەکاتن نەکات بە ڕۆژدا ئەو مەوادانە ئەو کاربۆن با بڵێن کاربۆهیدراتەکان و عناسرانی کەوەری ئەگرێت لە کار دەزەکا بە خەزنکردنی بە شەوە لەبەر ئۆتۆماتیکی سیرەکە جوتیارەکە ئەبینێت ئەڵێ ئەم شەو تابیانی زۆر گەورە بوو ئۆتۆماتیکی گەورە بوون و یاخود خەزنکردنی شەکرەکان ئەکەوێتە شەوەوە باشە من بە شوازی کە بوو پرسیارەکە ئێستا بۆ هەر تەماتێک یان خیارێکی هاوڵاتێک لە بازارەکە ئیکڕێ دیوی دەرەوەی زۆر جوانە بەڵام کە دوایی سێری دیوی ناوەکەی بە تایبەتی هەنێک بەشی خیار هەیە بە وازحی ئەیبینی کە وەکو ئەسفەنجێک وایە ئەمە دیارەکە ئەمە هەندێک ماوەدی کیمیایی پێدراوە نازانم هۆرمۆناتی پێدراوە چیە بابەتەکە ئاوە بەو شێوەیە وای لێ هاتووە کە ئەم خیارە ئەسفەنجێکی تەواوە هەر خیارێکی کەشت هەیەبێتی پلاستیکیە سیرەکەی ئەم تاوانکەی زۆر جیاوازتر لەو هەتەنانەت ئەو کە تامەکەشی کە خۆی زۆر تامێکی ناخۆشی هەیە بەڵام من ینی هاوڵاتیەکەم ناکرێ هەموو خیارێک لێ بکەم و بزانم ئەمە چۆنە ئەمە بی بەمەوە یان نەی بەمەلانی هەر ئەو سەوزە فرۆشەکەش قوبوڵی نەکا کە من وا بکەم ئەمە ئەرکی کەسانی وەکو ئێوە نێ چاودێری ئەم جۆرە بەرهەمە بکەن بۆی نەکەوێتە بازارەوە خۆی کوالیتی خیارەکە بەتەنها ناکەوێتە سەر ڕێگەی بەخێوکردنی ڕێگەی پەروەردەکردنی چەندین جۆر هەجین و ئەسناف هەیە ئەمانە هەیەە بۆ نمونەوەکو باسم کرد من باسی ئەوە ناکەم بڵێم دەرمان بەکار نەهات یان تەسیری لەسەری نەبوو یان ئەمانە وەس بەگشتی ئێمەگەر بەگشتی قسە بکەین بەگشتی بە کوالیتیەکی باش بەرهەمێت لەوانەشە لەم لالا هەندێک جار تەجاوزێ بکرێت شتێ بکرێت ئەمانە هەیە بەڵام بەنسبەت کوالیتی بەرهەمەکەوە بە تەنها ئەم بەکارهێنانی سەمادە نییەکەوە ئەکات ئەو خیارە شێوە ئسفنجیەکی هەبێت ئەمانە ئەسنافن کۆمەڵێکی زۆر ئەسناف هەیە کۆمەڵێکی زۆر هەجین هەیە کوالیتی بەرزە هەیە بیهێنە ئەم دوو سنفەی کە جەنابەت باسیەکەی بەدەر لە کاریگەری ئەوانی کە باسمان کرد لەگەل لە بیئەیەکی وەکو یەکی شابیان ڕێنی سیرەکەی دوو تامی جیاواز دوو نەزجەی جیاواز دوو حەجمی جیاوازیان بۆ دروست ئەبێت لەبەرو شەرت نییە بە تەنها کە من بینیم خیارێک ئەوەیە بڵێم وەڵا ئەمە بەهۆی بەکارهێنانی سەمادێکە یان هۆرمۆنێکە کە ڕێژەی بەکارهێنانی هۆرمۆن تقریبا ئەتوانم بڵێم زۆر کەمە ئەگەر نەژڵێم نییە ئەتوانم بڵێم زۆر کەمە لەبەر پێویست ناکە ئەوەی کە خیارەکە گەورەکە پۆتاسیۆمە پۆتاسیۆمێکێکە لە عنسرەکانی کە ڕێگە پێدراوە لە بەکارهێنانی بەرهەمە لەبەر خیارێکە ئەبەم شێوەیەکە ئیسفەنجێکی تەواو لەگەر خیارێکە لە بەتی پلاسیکە تامێکی زۆر جیاوازتریان هەیە و باشترە ئەم دوو جیاوازێ بۆ دروستە بێ ئەوە وەکو باسم کرد جۆری تۆوەکان کوالیتی تۆوەکانە ئەوەی کە چ جۆرە خیارێک کڕیوە جوتیارەکە چی چاندووە خیار هەیە زۆر ساف و جوانە خیار هەیە زبرە خیار هەیە ناوی تامی هەیە ینی نەکهەی هەیە تۆ بێنە دوو خیار بڕێنە هەمان وەکو باسم کرد خیارێکی با بڵێن کوردی بڕێنە لەگەڵ خیارێک لەم ئەسنافانە لێ هەمان شوێندا یان دوو تەماتە بڕێنە تەماتێکی کوردی بڕێنە لەگەڵ تەماتێکە لە هەمان شوێنە لە کاتی بەرهەمهێنانە
لە دوایە سەیرەکەی ئەوەی کوردیەکە تامی مزرە وایە ئەتا ئەو ماسەفاتانی کە هێت و ئێمە حەزمان لێتی لە چاو ئەو تەماتەی کە لە جۆری دووهەمە کە لە هەمان پارچە زەوی یان لە هەمان معاملە کراوە لەبەرەوە تام و بۆن و ئەمانە بەتەنها ناچێتە ژێر کاریگەری بەکارهێنانی سەمادەوە یان بەکارهێنانی قڕکەرەکانەوە جۆری بڵێن سنفی تەماتەکە یان سنفی خیارەکە خۆشی بڕیاری هەیە لەسەر ئەوەی کە چ جۆرە تامی ئەو جۆرە خیارانی کە وەکوتمان ئەوەی کە لە بیتە پلاستیکەکان و وەکو ئەسفەنجێکوان ئەمانە زیانی تەندروستیان هەیە کاتی خواردن ئەگەر باسمان کرد ئەگەر پەیوەندی بە صفاتی خیارەکە خۆیەوە هەبێت هیچ زیانێکی نییە من یەکلام کەرەوە هاڵات یەکم چم ئەم خیارە کڕم ئەم خیارەکە ئەبینم ئاوایە بیکڕم یان نەیکڕم من چوزانم ئەزانی چۆنە کڕین و نەکڕین ئەگەر خۆی ئێمە بێ پێناسێ بکەین بۆ بەرهەم بۆکو باسمان کرد بەرهەم ئەگەر ئۆرگانی بێت ئەوە جیایە بەرهەمی ئۆرگانی حەزەکەم زانستیانە زۆر قسە نەکەی گازلیل بۆ ئەوەی کە بابەتێکی سادە بێت من هاوڵاتیەک کاچمە بازەڕەوە چۆن جیای بکەم ئەمایان چۆنە ئەمایان چۆنە کامیان بکڕم بەکو باسم کرد ئێمە لە مختبەرێکی ئەو تۆمان نییە توانێت ڕێژەی ژەهر لە ناو خیارەکانە دیاری بکات ئەمە وەکو بڵێ هەمانە ئێمە تا ئێستا ئەو جیهازەمان بەشکاندن و ئەوانە نەخێر نازانیت بەڵام ئەوەی هەیە من لەو لایەنەی کەوە کە تۆ پژڕاست دەکەیتەوە تیمەکانی بەدواداچوون بەردەوام هەموو نووسینگە کشت و کاڵەکان ئەگەڕێن و بۆ نووسینگە کشت و کاڵەکان ئێستا سەرپەرشتیاریان داناوە ئەم سەرپەرشتیارە ئەندازیاری کشت و کاڵیە و مەسئولیەتی یەکەمی کاتێک تیمێک ئەچێتە ناو نووسینگەیەکی کشت و کاڵی ئەبینێت قڕکەرێک یاخود سەمادێکی ڕێگە پێنەدراوی هەیە ڕاستەوخۆ ئەو ئەندازیارە کشت و کاڵێ بەرپرسە بێ بەرامبەری و لە پیچینەوە لەگەڵ ئەو دەکرێت کۆنتڕۆڵکردنی بەرهەمەکان ئەمەیە زیاتر باشە هەندێک جار هەیە کە هەندێک تۆ دەهێنرێت یان هەندێک سەماد دەهێنرێت لە دەروی وڵات لە وەکو تێستێک بەکارهێنرێت ئێوە چاودێری ئەوەشەکەن یا چاودێریەوە ناکەن بەکارهێنانی قڕکەرەکان سیستم هەیە لە عێراقا هەرێمی کوردستان و سیستمە بەکارهێنێ ئەو قڕکەرانی کە تۆمار کراون ئەبێ ئەمانە لە ناو نووسینگە شەریکەیەکی تازەیەت ئەیهێنێت بەنیسبەت سەمادەوە تۆمارکردن نییە بەڵام ڕێژەی ڕێگە پێدراو هەیە بۆ نمونە ئەڵێت فڵان جۆرە سەمات ئەگەر هێنات ئەبێ ڕێژەی بۆ نمونە نایترۆجینی ئەوەندە بێ ڕێژەی فۆسفاتی ئەوەندە بێ ڕێژەی ئەوەی ئەوەندە بێت ئەمانە فەحسەکرێن بەڵێ هەم لەلایەن تۆژینەی کشت و کاڵی فەحسەکرێت هەم لەلایەن بازاڕەوە بەڵێ ئەوانی کە هەموو ئەو سەمادانی بە شێوەی فەرمی دێنە ئەم وڵاتەوە پێش ئەوەی بێتە وڵاتەوە پێشەی ڕێگە پێ بدرێت لە پێشە ڕەزامەندی وەرەگرێت سامپڵ ئەهێنێت فەحسەکرێت ئەگەر ڕێگە پێدرا بوو ئەوسا ئەڵێت بیهێنە ئەگەر ڕێگە دوای ئەوەشکە هێنای پێشەوەی داخل بێت لەلایەن کەرنتینی کشت و کاڵەکانەوە نموزەجیان لێوەرەگیرە و ئەهێنرێ فەحسەکرێ و ئەنجا ئەهێڵن ڕێگە بێت هەندێک هاوڵاتی هەیە کە قسە لەسەرەوە کەنەڵێن ئەگەر بەرهەمێکی کشت و کاڵی ڕاستەخۆ خۆر لێ نێهات ئەو بەرەمە بەرەمێکی باش نییە گومانیان لە بەرهەمە پلاستیکیەکە ناو خانۆ پلاستیکیەکان هەیە ئەم قسەیە ڕاستە زانستی ئەم بابەتە ناتوانانی بڵێ زانستیە چکە بۆ یەکێک لەوەی کە تۆ ئینتاجێ بەرزە هۆکارە بۆی ئینتاجی بەرز بێ لە خانی پلاستیکیە یەکێک لەوانە جۆری تۆوەکەیە بۆ نمونە ئێستا ئەگەر بچین خیارێکی کوردی یاخود تەماتەیەک بهێنین لەگەڵ تەماتەیەکی هەجینی ناوبەیتە بهێن لە ناوبەیتەکە داینین تەماتە مەحەلیەکە ئەو بەرهەمە ناداتێ هەن ناتوانێت منافەسی ئەویش بکات ئەمانە بەرهەمهێنانی ئەم جۆرە تۆوانە دیاری کراون بۆ ناو خانووی پلاستیکی بۆ خیاریش ئەزانم هەچەند پەیوەندی بە تۆوە نییە بەڵام بۆ دڵنیاییدان بە هاوڵاتیان ئەو بەرهەمانەی کە لە دەرەوە دەهێنرێن چاودێری ئەوانش دەکرێت ئەوانش تێستیان بۆ کرێت تاقیکردنەوەیان بۆ کرێت فەحسەکرێن هەموو ئەو بەرهەمانی کە لە نقطە سنووریەکانەوە دێنە هەرێمی کوردستانەوە کەرنتینەی کشت و کاڵی هەیە لە مەتاڕەکان لە نقطە حدودیەکان هەموو ئەم بەرهەمانە فەحسەکرێن
پێش ئەوەی داخل بن رازم ئەگەر لە سایتەکانیشا متابعە هەبێت ئەبینیت ڕۆژانە بڵاوکرێتەوە ئەوەندە ئەم فەحسە تەنها بە سیرکردنێکی چاوە نەخێر فەحسەکە فەحسی نەخۆشیەکانە هەڵگری کەڕووە هەڵگری تێک چووە تێک نەچوە کوالیتی ئەوانە ئەکرێت لە نقطە حدودەکان. زۆر سپاس بەڕێز کاکجەلی شەمسەدین بەڕێوەبەری باغدادی سلێمانی زۆر سپاس بۆم تەورەی بەرنامەکە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت دەچینە لای هەواڵەکان و دواتر دەگەڕێنەوە درێژە بابڕگەکانی دیکەی بەرنامەکەمان دەدەین. کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی بەسەر پەرشتی کۆسەد ڕەسوڵعالی سەرۆکی ئەنجومەنەکە بەڕێوەچوو. ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەیاننامەیەکدا تیشکی خستە سەر کۆی پرسەکانی ناوخۆی کوردستان و عێراق و ناوچەکە بەگشتی و تاکیدی کردەوە کە یەکێتی پشتیوانی هەموو هەوڵێک دەکات بە ئاراسی چارەسەری کێشەکان. مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی پێشوازی کرد لە نۆتلەین نوێنەری نەرویج بۆ جەنگی دژی داعش لە سووریا و عێراق و وەفدە هاوڕێکەی لە باڵیۆزخانی نەرویج لە بەغدا و وەزارەتی دەرەوەی ئەو وڵاتە. سەرپەرشتیاری کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند تا ئێستا 33 مادەی پەیڕەوی ناوخۆی یەکێتی پەسەند کراوە و ئەو مادانی پەیوەندیان بە ژیانی حیزبی یەکێتی و دیاریکردنی دەسەڵاتەکانی سەرکردایەتی و سەرۆکیان سکرتێر لەگەڵ جێگرەکانی پەسەند کراون. مەومەسی بە دوواداچوونی دواکارەکانی پشکنینی 1970 ڕووفاتی گۆڕە بە کۆمەڵەکەی سەماوە ئێستا ئەو ڕووفاتانە ئامادەکراون بگەڕێندرێنەوە بە هەرێمی کوردستان. بەڕێوەبەری گشتی تەندروستی کەرکووک لە لێدوانێکدا دەنگۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنای لە پارێزگاکە ڕەت کردەوە ئاماژەی بەوە کرد. مۆختەدا سەدری سەرۆکی ڕەوتی سەدر و هاوپەیمانی سائیرون لە تویتێکدا پەیامێکی بڵاو کردەوە داوای لەگەلی عێراق کرد پشتیوانی شۆڕشی چاکسازی بکەن. ولادیمیر پوتین سەرۆکی رووسیا لە لێدوانێکدا بە شێوەیەکی ناڕاستەوخۆ پشتیوانی لە بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرد بۆ دەرکردنی هێزە بیانیەکان لە ناوخاکی عێراق و داوای کرد سەروەری خاکی عێراق بپارێزرێت. کۆمسیۆنی باڵای مافەکانی مرۆڤ حاڵەت و هەوڵەکانی خۆکوشتن لەسەر جەم پارێزگاکانی عێراق لە ساڵی 2019دا ئاشکرا دەکات. بەهۆی دوو ڕووداوی هەرسێنانی بەفرەوە 38 کەس لە پارێزگای وانی باکووری کوردستان گیانیان لەدەستدا. فڕۆکەیەکی نەفەر هەڵگری تورکیا لە فڕۆکەخانەی سەبیحە کۆکجن لە ئەستەمبول لە کاتی دەرچوونی ڕێڕێوی خۆی بوو بە 2 بەشەوە 158 کەس بوونە قوربانی. سەرڕای هۆشداریەکانی تورکیا بۆ سووریا لەبارەی ڕاگررتنی هێرشەکانی سوپاکەی بۆ سەر ئیدلیب و حەڵەب بەڵام دیمەشق بەردەوامە لەسەر هەوڵەکانی بۆ کۆنتڕۆڵکردنەوەی تەواوی ئەو دوو شارە. هەوکارمان لە ڕەسوول لە شاری ڕانیا بابەتێکی سنجڕاکێشی زۆر جوانی بۆ ئامادە کردوین. کەسێک هەیە ناوی کردارە لە ڕانیەیە بۆ خۆی لە ڕابردووە بەهۆی بردومانی فڕۆکەکانی هێزی ئاسمانی عێراق لە سەردەمانی ڕژێمی پێشووی بە حەزدا 2 مامی شەهید بوون و خوشکێکیشی بۆ بەهۆی هەر بەوەی ئەو بردومانانەوە بۆ خاوەن پێداویستی تایبەت. ئێستا ئەم بابەتە بابەتێکی ینی گرفت بووە لای ئەنی وەکو ئوقتەیەکی دەرونی هەر لە هاتووە و جگە لەوەش دوو جار ماڵیان خاپور کراوە بەهۆی بردومانی فڕۆکەکانی هێزە ئاسمانیەکان. ئێستا ئەمان خۆی هەنگاو بە هەنگاو بیری لەوە کردوێتەوە حەزی لەوە کردووە کە خۆی ئەمجار بێ بە فڕۆکەوان بەڵام فڕۆکەوان بۆ کردداری باش بەکاری بێنێ بۆ بابەتی باش بەکاری بێنێ. ئێستا دەرچووی ئەکادیمیای فڕۆکەوانی هێزی ئاسمانی عێراقا و فەرمی بڕوانامەی وەرگرتووە و فڕۆکەوانیشە ئێستا لە هێزی ئاسمانی عێراق. هونەر چاوپێکەوتنێکی لەگەڵا ساز کردوین بە ساز کردووە لەگەڵ کاکە کردار با بینەری و چاوپێکەوتنەبین.
کردافەتاح دانیشتو شاری ڕانیا دەرچووی کۆلێژی هێزی ئاسمانی عێراقم لە دایکبووی ساڵی 1996م لە ساڵی 2007ەوە چوومە ناو هێزی ئاسمانی عێراقەوە و لە 2020ەوە تەخەڕوجمان کرد و بە پلەی ملازمی فڕۆکەوانی لە هێزی ئاسمانی عێراقەوە. خولیاکەی ئەوە بوو کە لە منداڵیەوە بڵێن نەڵێن هەم بووە و بەڵام هۆکاری سەرش ئەوە بووە کە لە ڕژێمی بەعزدا کە کاتی خۆی لەسەر حکوم بووە بۆ هۆی فڕۆکە جەنجەکانەوە سێجار لەلایەن فڕۆکە جەنجەکانی سەردەمی ڕژێمی بەعسەوە بۆمبارانی گوندەکەمان کراوە کە لە ساڵی 1985 بە هۆکاری فڕۆکە جەنجەکانەوە کە لە ماڵەکەمان دراو بۆ هۆی کەمەندانبوونی خوشکێکم لە ساڵ 1985 کە تاوەکو ئێستاش لەلایەن داکمەوە ینی بەخێو دەکرێت و یارمەتی دەدرێت و سێ مامیشم کە شەهید بوون و دوو مام بەهۆی فڕۆکە جەنجەکانەوە بوون و هەروەها لەلایەن فڕۆکە جەنجەکانەوە زۆر سەرزیان بە کوردستان و بە عێراق گەندرا کەەوە هۆکارێک بوو بۆ ئەوەی بسمە ناو خولیایەک دروست بکەم و بسمە ناو هێزی ئاسمانی عێراقەوە کە وەکو گەنجێکی کورد و کورد بتوان خزمەتی گەل و نیشتیمان و خاک و نەتەوە بکەم. لەو ماوەی کە من دەستم پێکرد 2 ساڵ و نیو بوو و بە لایەنی پراکتیشی و ئەمەلیەوە خوێندمان پراکتیشی و نەزەریمان دەستمان پێکرد ئەتۆگەر لە ژیاندا زەحمەتی نەبینی و ناگەی بۆ ئامانجەی کە هەتا بێگومان زەحمەتی و ناخۆشی زۆرمان بینی 21 بە حەوت بوو 21 ڕۆژ لە دەوام بووین و هەفتێک داهاتینەوە ماڵێ. من زۆر سوپاسی هەموو خەڵک دەکەم لە دوور لە نزیکەوە کە پیرۆزباییان لێکردم و بە تایبەتی خەڵکی شارەکەم و یان لەلایەنی حکومی و لەلایەنی حیزبیەوە لاندانی سەرکردایەتیەوە لە هەموو چین و توێژێکەوە کە پیرۆزباییان لێکردم و بە تایبەتی شێخ لاهور کە پیرۆزبایشی گەرمی لێکردم لە نزیکەوەدا و سڵاو لێرەوە دەستخۆشی لێ دەکەم و دەستخۆشم بۆ نووسینگە تایبەتەکەی شێخ لاهور هەیە. دەورەکەمان لە شاری ناسڕێ بوو بەڵام وەکو دەوراتی کە دەمانبێ لە داهاتوودا دەوراتی ناوخۆمان هەیە و خارجیشمان هەیە ینی لە وڵاتانی دەرۆش ئینشاڵڵا دەوراتمان دەبێت تاوەکو ئێستا کە مەخولەکەمان تەواومان کرد ڕاهێنەرەکانمان عەرەبی بوون یانی عێراقی بوون. بەڵێ ئێمە کە لە 11 لە حوتی یەکی ساڵی 2017 کە دەستمان پێکرد نزیکی لە بەس لە کوردستاندا کە من ژمارەکەتان پێ بڵم نزیکی 1000 نەفەر بوون لەو 1000 نەفەرە ئێمە 9 نەفەرمان توانیمان تاوە کۆتایی بمینێنەوە تەخەڕوجمان کرد لە 111 نەفەر کە لەوێ لە دەورەکەماندا هەبوو ئێمە لە دەورە 79 هێزی ئاسمانی عێراق 111 نەفەر بوون لە 111 نەفەرە 9 نەفەرمان کورد بوون و لایەنی یعنی فاسەکانیشەوە کە ئێمە اختیباراتمان کران اختیبارەکانیشمان زیاتر لایەنی تەندروستی بوو تەندروستی یعنی نابی هیچ مشکلەیەکی خەلەلێکی تەندروستی تەبی و دووهەمیشەوە کە لایەنی جەستەیی بوو جەستەیی وەکو غاردان و زایە و شناواتمان هەبوو و لایەنی عەقلیشمانەوە دیسانێکەوە تەرکیز کە بە تێستێکی نێودەوڵەتی پێدەن IQ تێست ئیمتیحانمان کرد لە خوای بەزیاد لەو کاتیشدا سەرکەوتنیشی باشم هینا توانیم یەکەمی هەموو عێراق بەدەست بینم لە IQ تێستەکەدا دەرەجەی تەواو بینم لە هەموو دەوراتی پێشتریشەوە تاکو ئێستا دەرەجەی وەها نەهاتبوو بە دڵنیاییەوە گەنجی زۆر لێ هاتوومان هەیە کە لەو بوارەدا و لە نزیک و لە دوورەوە ڕۆژانە گەنجان زانیاری ینی لێم دەپرسم بۆ ئەوەی زانیاری بەدەست بهێنن منیش بە پێی توانای خۆمەوە توانێتم ینی سوودیان پێ بگەینم و توانی زانیاریان پێ بخشم بە دڵنیاییەوە کە هاتنی گەنجان بۆ ناو هێزی سوپای عێراقی و بە تایبەت قووەتجەوی هێزی ئاسمانی گرنگجێکی تایبەتی دەبێت لەبەر ئەوەی ئێمە گەر سیر بکەین یعنی کە ئیحتیمامترین بە ئیحتیمامترین و لەلایەن هەموو وڵاتانەوە کە ئیحتیمامی زۆری پێدەدرێت هێزی ئاسمانی چونکی هێزی ئاسمانی پارێزگاری دەکرێت لە ئاسمانەوە پارێزگاری زەویمان دەکرێت یان پارێزگاری هەم ئاسمان و هەم زەویش دەکات بەڵێ ساڵانە ینی دەورات هەیە ئێستا وا خەریکی ئامادەکارینم بۆ دەورەی هەشتا من لێرەوە زۆر سپاسی تایبەت بە
ئایلەکەم و بنەماڵەکەمەکەیم بە تایبەتی دایک و باوکم کە پاڵپشتێکی تەواویان کردم لە یەکەم ڕۆژەوە هەتاوەکو ئێستا و براکانم بە هەمان شێوە خوشکەکانم و هاوڕێکانم و کەسە نزیکەکانمدا کە هەر سوپاسی هەر کەسێک ئەەکەم کە لە دوورە و لە نزیکەوە تەنانەت بە دەستخۆشیەک پاڵپشتم بوون سوپاسیانەکەم بە دڵنیاییەوە تاوەکو ئێستا کە من گەیشتم و بۆ پلێەوە وردە وردە ئەرکم لەسەر شاندا قڕوسر دەبی و بە ئەمەکەەوەش دەبم بە بەرامبەر بۆ ئەرکێکەوە لەسەر شانمدایە لە خزمەت گەلی عێراق و کوردستان بە تایبەتی ئینشاڵڵا درێخی لە هیچ لە یەکێک لەو پلانە و یان لەو ئەرکانی کە دێتە ڕێم ئینشاڵڵا درێخی لێ ناکەم و بەو پەڕی دڵسۆزیەوە جێبەجێیان دەکەم. لە بابەتێکی دیکە کە بۆ مانەمادەکردوون فیچەرێکە ئێستا بەتایبەتی لەو وڵاتانەی کە قەیرانی دارایی گەورەیان هەیە یاخود وڵاتەکە زۆر گەورەیە جۆرە بازرگانێکی نوێ هاتووە قژ فرۆشتن کە بابەتێکی نوێیە لە وڵاتی هیندستان ئەم بابەتە زۆر هەیە هەرچەندە هیندستان وڵاتێکی پێشکەوتوی گەورەیە لە بواری ئابووری هەستا وردە گەشەکردنێکی گەورەیان هەیە کێبڕکەی هەریەکە لە چین و وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا دەکەن بەڵام خەڵکی هەژاریشیان زۆرە. چیرۆکی چەند کەسێکتان بۆ دەخێنە ڕوو کە بازرگانیان بە قژەوە کردووە قژیان فرۆشتەوە لە ئەم هەنگاوەش لە فەنزوێلا کە ماوەی 2 ساڵ دەبێوانش قەیرانێکی دارایی گەورەیان هەیە بە هەمان شێو ئەم بابەتە هەیە لە چەند وڵاتێکی دیکەش بازرگانی فرۆشتنی قژ دەستی پێ کردووە با بینەری فیچەرێک بین. بازرگانیکردن بە قژ ڕێگەیەکی دیکەی نوێ بۆ دابینکردنی بژێوی ژیان. کوڕە 7 ساڵەکەم لە خوێندنگا گەڕایەوە و لە برسان دەگریا داوای خواردنی دەکرد هیچمان نەبوو پێی بدەم. بریما سیلڤای 31 ساڵ لە کەرتی سالمی وڵاتی هیندستان دەژیت. بیرم کردەوە دوکانێک هەیە قژ دەکڕێت. قژەکانم بە $2 فرۆشت و 3 کیس برنجم بۆ 3 منداڵەکەم کڕی. بریما لە ناچاریدا ئەو بڕیارەیدا. لەگەڵ گەشە ئابووریەکەی هیندستان ملیۆنەهای وەک بریما هەیە کە ناتوانن لە ڕۆژێکدا یەک جاریش نان بخۆن. بە گوێرەی ئامارەکانی بانکی نێودەوڵەتی هیندستان دووەمین وڵاتە لە دوای نایجیریا کە زۆرترین خەڵکی هەژاری تیادایە. هەر تاکێکی هندی ڕۆژانە تەنها $1.90 دەست دەکەوێت. جگە لە هیندستان لە زۆر وڵاتانی دیکەش لەوانە نیپاڵ و میانمار و ڤێتنام و چین خەڵکەکەی لە ناچاریدا قژەکانیان دەفرۆشن. فەنزوێلیەکانیش بەهۆی ئەو قەیرانە دارایی کە ڕووی لە وڵاتەکەیان کردووە فرۆشتنی قژ بەرامبەر بە بڕەپارەیەکی کەم یەکێک لە ئۆپشنەکانیانە بۆ پەیداکردنی ژەمێکی خۆراک. کاڵایەکی نوێ بۆ پەیداکردنی بژێوی ژیان. ئێستا لە جێگەی قژی دەستکرد قژی سروشتی لە کارگەکان ئامادە دەکرێت و دەفرۆشرێت. کارێک بۆ بازرگانەکان دەستکەوتێکی زۆر و بۆ خاوەنی قژەکانیش
تەنها بڕەپارەیەکی کەم. لە تەوەری سێمی بەرنامەکەمان باس لە بابەتێک دەکەین کە چەند ساڵێک دەبێت لە باشووری کوردستان کۆمەڵگەی پەروەردەیەکان کراونەتەوە لە هەریەکە لە سنتەری پارێزگاکانی دووهۆک، هەولێر، سلێمانی و هەڵەبجەی شەهید کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان هەیە کە لەسەر ئەرکی حکوومەتی کۆریای باشوور ئەم کۆمەڵگە پەروەردەیانە دروست کراون. کۆمەڵگەیەکی پەروەردەیی گەورن هەر لە قۆناغی باخچەی ساوایان تاوەکو قۆناغی ئامادەیی تێدایەوە تا هەر منداڵێک کە دەچێتە ئەوێ باخچەی ساوان قۆناغی بنەڕەتی قۆناغی ئامادەیی لە هەمان کۆمەڵگا دەبێت لە سیستمی خوێندنەکەیان ئەو بەو شێوەیە کە کۆمەڵگەیەکن پێکەوە. ئەم هەر بۆ خۆشی لە دوای ساڵی 2023 حکوومەتی کۆریای باشوور چەند پرۆژەیەکی جیاوازی لە ناو باشووری کوردستان ئەنجام داوەیەکێک لەو پرۆژانە لەسەر سێکتەری پەروەردەوە چەند سێکتەرێکی دیکە ئێستا دیارترینیان ئەو کۆمەڵگە پەروەردە کوردستانەیە کە کۆنتاکتێکی گەورەیان لە نێوان حکوومەتی کۆریای باشوور و حکوومەتی هەرێمی کوردستان ماوە. لەم ماوەی ڕابردووە مامۆستا قادر بەڕێوەبەری کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان بوو لە دوای ئەوەی کە پلەکەی بوو بە سەرپەرشتیار حکوومەتی کۆریای باشوور وەزیری دەرەوەی کۆریای باشوور کانگ کیونگ وها ئەمە بە فەرمی ئەم سوپاسنامەیان ئاراستەی مامۆستا قادر کردووە لە پای ئەو هەنگاوە گرنگانەی کە ناوێتی بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان خەڵکی کورد لەگەڵ خەڵکی کۆریا. ئەمە بفەرمی فایلی وەزارەتی دەرەوەی کۆریای باشوورە ئەمە فسفۆرەکەیان و ئەمە فسفۆرەی کە تایبەتە بە خۆیان بەکاری دێنێت ینی بابەتێکی ڕسمی و بە فەرمی بۆی هاتووە لە ڕێگەی کونسوڵی کۆریای باشوورە و بە فەرمی پێشکەشی کراوە. قسە لەسەر ئەم سوپاس و پێزانینە دەکەین چۆن کوردێک لەلایەن وەزیری دەرەوەی کۆریای باشوور و خۆی بە شخصی ئەم بابەتی ناردۆ بۆ مامۆستا قادر و لە هەمان کاریشە ڕۆڵی ئەو کۆمەڵگە پەروەردەیانە تەنها دروستکردنی بیناکە بووە و ئێستا حکوومەتی کۆریای باشوور چۆن هاوکاری ئەو کۆمەڵگەیانە دەکات. کۆنتاکتەکە تەنها لە بواری کەرتی پەروەردەیە یاخود لە بوارەکانی دیکەشایە. پرسیار لە میوانەکەمان دەکەین لە هەریەکە لە بەڕێزان مامۆستا قادر عەبدوڕەحمان سەرپەرشتیاری پەروەردەیی و پێشووتر بەڕێوەبەری کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان بۆ لە سلێمانی و بەڕێز چنار حەسەن کەلهوور بەڕێوەبەری کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان لە سلێمانی. ڕۆژ باش بەخێر بێن مامۆستا. هەردووکتان پیرۆستان بێت و بە تازەی بووە سەرپەرشتیاری بێت توش تازە بووی بە بەڕێوەبەری کۆمەڵگاکە. بەخێر بێن. خۆی لە هەموو بابەتێکا لە ئیدیس فێرستانی خانمانێکە من مامۆستا چنار حەزەکەم بە کورسیارێکی کورد دروست پێ بکەم ڕاستە خۆ بچینە سەر بابەتەکە. کۆمەڵگەی پەروەردەیی کوردستان یەک باسی بچووکمان بۆ بکەی هەچەمە لە پێشەکەکەشە باسم کرد کە قۆناکان بۆ شوێ خوێنکارێک دێتە لای ئێوە تا بەردەوامە بێت لەگەڵ ئێوە یان ناوپشتنی هەیە توانێت بچێتە شوێنێکی کەش بخوێنێت. پێش هەموو شتێ بەیانیتان باش ڕۆژی ئێوەش باش. کۆمەڵگەی پەروەردەی کوردستان بریتیە لە سێ قۆناغ باخچەیە بنەڕەتیە ئامادەییە هەمووی مدیر و معاون و تەلەبە و ستافی خۆی هەیە. کۆریەکان خۆیان دروستیان کردووە و خۆیان سەرپەرشتیەکەن ساڵانە سەردانیەکەن هەمەهەنگیەکی جوان و پەیوەندیەکی جوان لە بینی کۆمەڵگەی پەروەردەیەکان لەگەڵ کۆریەکانە هەیە بۆ گۆڕینی کولتور و بیر و ڕاو و ڕۆشنبیری. بەنسبەت پرسیارەکەی جەنابەت پەیوەندیەکانمان ئەوە دواتر باسیەکەم هەنگاو بە هەنگاو بەس ئەو خوێنکارەی کە دێتە لایەنی ئەو منداڵی کە دێتە لای ئێوە لە قۆناغی باخچەوە دواتر هەر لە هەمان کۆمەڵگا دەبێت دەچێتە بنەڕەتی لە هەمان کۆمەڵگاشە دەچێتە ئامادەی؟ بەڵێ ئەو خوێندکارە ئەو قوتابیە لە پێشە لە بەرەی مناڵترە لە باخچەکەەوە چێتە بنەڕەتی لە بنەڕەتیەوە چێتە ئامادەی. بەڵام ئێمە هەموو ساڵێ مەسەلەن مەجای ئەوەی تایە کەوا بێتە لە بە زیاد بکری ئەویش بە قورعەیە یان بە دەرەجەی بەرز دەرەجەیە هەیە خۆمان پێشنیاریەکەین ئیتر خەڵکیش یعنی ئەو خوێندکاری خۆی لە خۆی ڕائەبینێ تەقدیمەکە و ئیتر بە ئالێتی جیاوازێ لەسەر وەرگرتن دواتر قسە لەسەر و بابەتاکەین. مامۆستا قادر ئەمە بەفەرمی لە کۆریای باشوورەوە هاتووە چەند کوردمان هەیە بابەتی لەم شێوەیە لە وەزیری دەرەوەی کۆریای باشوور بۆ هاتبێ؟
بەڵێ ڕێز و خۆشەویستیم بۆ شاشە جوانەکەی گەلی کوردستان بە پێ و زانیارانی لای منە وابزانم من لە تاکە کورد بم کە لە بواری پەروەردە لەلایەن وەزارەتی دەرەوەی کۆریا ئەو سپاسنامەیە پێگەیشتووە لە بواری پەروەردە لە پایچی لە پای ئەو پەیوەندیانی کە دروستمان کردووە لەگەڵ وڵاتی کۆریای باشوور بۆ گۆڕینەوەی ڕۆشنبیری گۆڕینەوەی کللتور و گۆڕینەوەی ئەو زانیاریانەی کە لە بینمانە هەیە و هەروەها لە پای بەڕێوەبردننی ئەو پرۆژەی کەوان دروستیان کردووە بە شێوەیەکی سەرکەوتوانە. وەکو بەڕێوبەری کۆمەڵگەکە بۆت نێراوە یان بابەتێکی کەسیە؟ من بەڕێوبەری کۆمەڵگەکە بووم کە ئەو کارانم کردووەتەوە بەڕێوبەری کۆمەڵگەکە بەڵام ئەوان وەکو کەسیش تەقدیری ئەویان کردووە کە بەڕێوەبردنێکی باش لەو پرۆژەی کە ئەوان دروستیان کردووە پێزانینێکی باشە بووە ئێمە توانیمانە بە شوێک ببین بەڕێوە کە جێ ڕەزامەندی ئەوانیش بێت. پەیوەندیەکانتان چۆن بوو لەگەڵ ینی حکوومەتی کۆریای باشوور لەگەڵ کۆنسوڵیەتیان لێرە؟ بەڵێ تەبان پەیوەندیەکان بەنسبە شاری سلێمانی من باسەکەمە گەڕێتەوە بۆ ساڵی 2013 ئەو کاتێک کە کۆمەڵگەی پەروەردەیی دەوامی تیادا کراکە لەلایەن کۆریەکانەوە جەنابەت ئاماژەت پێدا دروست کرابوو و ئەوان کاتێک ئێمە سیرمان کرد بزین ئەوان چۆنچۆنی ئەڕوانە و پرۆژانە ئەوان ئەو پرۆژانیان پێ باش بوو کە خزمەتە کرێ کە دوای خۆیان بەباشی ئیدارە ئەدرێ بۆیە ئێمە کە کارمان کرد کارکردنەکە ئێمە جێ ڕەزامەندی ئەوان بوو ئەوە بوو دووسێ جا سەردانیان کردین سەیران کرد کۆمەڵگەکە ئەو کەلوپەلانی کەتیایەتی ئەو بەڕێوەبردنەی کەیەتی هەم بووە بەجێ ڕەزامەندی شارەکەی خۆمان هەم وەکو بەڵگەیە کە لای ئەوان باشترین پرۆژەی کۆریا دەرچووە لەسەر ئاستی هەرێما کە دروستیان کردووە و دواتر ماوەتەوە لەسەر ئەو کوالیتی کە ئەوان چاوەڕێیان لێ کردووە بۆیە پەیوەندیەکان لەو کاتەوە دروست بوو و دوایی پەیوەندی کللتوری و ڕۆشنبیری دروست بوو کاتێک کە بینیان ئێمە لە فیستیڤاڵەکانە کللتوری کۆریا فەرامۆژ ناکەین و ناو کۆمەڵگەی پەروەردە ئاڵاکەی کۆریامان لە پاڵ ئاڵای هەرێمی کوردستان و ئاڵای عێراقا هەڵ کردووە وان شانازیان کرد کە ئەو کۆمەڵگەی خەڵک ڕووی تێکە بۆیە پەیوەندیەکان وردە پتەو بوو و لە پێش قونسوڵێتی ئێستا جەنابی مستەر پارک لەوێ بوو کە قونسوڵی پێشوو بوو ئەویش بە هەمان شێوە سپاسنامەی ئاراستەی من کرد لە پای بەڕێوەبردننی کۆمەڵگەکە و دوای ئەو میستەر جۆی کە هاو هەنگاوێکی زیاتر پەیوەندیەکانی بردە پێشەوە لە بەری کەسێکی زۆر بەتوانایە و پەیوەندیەکانمان لەگەڵ قونسوڵگەری کۆریا فراوانتر بوو. هیچ کۆری فێر بووی؟ کۆری زمانێکی زۆر گران نییە هەندێ وشەی بەسیط مەگەر ئەژینە من وەکو ئەوەی فێر و بێتم ناوەڵا بەداخەوە هیچ هیچ هەنگاوتنەوە حیت کۆریە زاری من یەک جار قونسڵم بینیەوە بەڵام حەزەکەین قیچێکە بەزێ وشەی ئاسان هەیە هیچ نەبێ بەیانی باشە شەوشادە سڵاوێکە بەڵێ تۆزە من تقریبا مانگێکە و پۆستەم وەرگردووە بەڵام لە بیرمەکەوات هەر بۆ بە خێراتنی میوانەکە خۆشی پێی خۆشە بێ ئەومەش معلوماتی زیاتر وەرەگرین بۆ زمانی ترەزین بۆ کۆریەکە نەزانین. بە تایبەتی من زۆر مۆجوبی کونسوڵی کۆریا و ژاپۆنم یعنی ئەوان زۆر هەوڵی فێربوونی کوردیەدەن بە تایبەتی وەزم کونسوڵی ژاپۆن هەر کوردێکی بەتەواوی قساکەن ئەی بەرنامە تێ فێری کۆریبی چی لە خولێکەوە کاکڕێبی خول نە خۆی ئیسا ئەم ئەچیتە سەر گۆگڵ هەر قاموسێکی تەواوی هەیە جا من ناڵێم ناچمە سەر وشە قورسەکانی خۆمی لاک ناکەم بۆ سوکەکانی ڕۆم هەر خۆشەوەختەیە میوانێکە تێ بە زمانی ئەو چنار لەن بابەتی ئەم هاوکاریکردنی نێوان کونسوڵیەتیان حکوومەتی کۆری بۆ کۆمەڵگە پەروەردەیەکان تەنها ئەوەیە کە بیناکەیان بۆ دروستکردن و تەسلیمی ئێوەیان کردووە یان نا بەردەوام هاوکاریتانەکەن سەرپەرشتیتانەکان چۆنە ینی کۆنتاکتەکەتان لەگەڵیانە؟ کاکڕێبین ئەوان بینایەکەیان دروست کردووە ساڵانە سەرپەرشتیمانەکەن یەن سەردانمانەکەن ئێمەش بە پێویست وەکو هەر میوانێ چۆنیە بۆ لامان دانیشین مەسەن ڕەقسی کۆری هەیە بە جلوبەرگی کۆری بە پێشوازیەکی لایقی خۆیان میوانەیە بۆ لای ئێمە جگە لەوە خۆمان حەزەکەن پەیوەندیەک هەبێکەوە بیر و ڕاو ڕۆشنبیری و کولتوری یەکتری مەزج بێت بە یەکەوە بین هەتا خۆشە کۆریەکە و کوردێکە بە تەماین ئەم ساڵ فستیڤالەکەیان لە هەڵەبجەی شەهید دەکرێت لەوانەیە من پێشنیارم کردوێنە بەڕێوبەری کۆمەڵگەی هەڵەبجە مامۆستا سەروەت ڕێزمەیە لێی بۆی لێرەوە وتم پێی مامۆستا ئەگەر توانیت حەزت کرد پێشنیاری یەکتری بۆ تاوتوێی ئەم فستیڤالە با
کوردی و کۆری بێ بە مۆسیقا بێ بە ڕەقس بێ بە جلی کوردی بێ بە جلی کۆری بێ یعنی خۆشە ئەوە وەختێ تێکەڵاوی ئاشنایی کولتوری یەکتریە بین. باشە هاوکاریتانەکەن لە چ ڕوویەکۆ لە ڕووی مادی بێ لە ڕووی ئیداریەوە بێ ئەم بابەتانە کاکڕێبین پەیوەندی ئێمە لەگەڵ کۆریەکان تەنانەت لە گۆڕینی بیر و ڕاو ڕۆشنبیریە هیچ مادەیتیانە هیچ بگرێ ئێمە داوەتیانەکەین و ئەی لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئیداریەوە ئیتر پیان خۆشە یەن تۆ مجرد معنەویان وەختیان سرد لێدەن کەوایەن سێریە بیناکەکەن معنەویان خۆشە ئەینا ئیداری نە ئەوان یعنی هیچ تەداخولێکی ئەوە ناکەن بڵێن ئەم سیستەمە بۆ وایە ئەوە وانە بەڵام خۆیان سەرپەرشتی شتەکانەکەن پێمان خۆشە ئێمە ئاماژەیەکت پێەیە ئێستا وێنانەی کە دەڕۆنەوە کۆمەڵگەی پەروەردەی کۆریەکە خۆینی ئەو لەسەر وەزانم بینایتان مەزبوطە ئەوەی کە من هێندە بینی بێتم کۆمەڵێک پێداویستیتان بۆ دابین کراوە پێداویستی باشن ئەرەوەی حکوومەتی کۆری هاوکاریان کردوون لەو بابەتانە دابین کراوە پێداویستیەکانی ناو بیناکە کاکڕێبین ئێمە بینایەکە ئەزانم ئەو مەساحە 25 دۆنەمە قسووریان نەکردووە لە بینا بەڵام ئیسە بیتە سەر واقع لە هەموو شوێنەکە هەر کەم و کورتی هەیە بالعکس من هەرو ئاوا ئەوەستم سێرەکەم ئەم بەشە زۆرە ئەرزە تر کراوە لەوانەیە بینایەیە تر ساحەیتر مەلعەبی تریتیا بێ لە باخچە کەم و کورتی زۆر گەورە لە باخچە هەتانە باخچەکە لە بەرەوەی تەلەبەمان زۆرە باخچەی ساوایان نیە هەر دروستکردنی باخچەیانی شوێنێک بۆ حەدیقە تو هەر لە خودی باخچەکەی شوا تەلەبە وەرەگرێ مەسەن عەدەدی تەلەبە زۆرە گەر بکرێ بینایەکە گەورەتر بێ ئێمە بنەڕەتیەکە 1020 تەلەبەمان هەیە لەوانەیە مەلعەبێ مغلقمان هەیە مەلعەبێ کراوەمان هەیە مەساحەی عەرزەکە خۆتاسایی باخچە زۆر گەورەیە ئەتوانین استیغلال بکرێ بۆ مەلعەبێکی تر بەڵام ئێمە سپۆنسەرمان نییە ئینا حەیفە من دائیمەن سەیری یەکەم کەوا 25 دۆنەم بەدەم ئاسانە کاکڕێبین استغلال بکرێ بۆ شتێکی باشتر هەر بۆ خزمەتی مناڵی ئەم کوردستانی لەبەرەی ئەم کۆمەڵگە بەس ئایدی سلێمانی نییە هەموو کوردستانە مامۆستا قادر ئەو بە پێوەی کە پێشووتر ئێوە بەڕێوەبەری کۆمەڵگاکە بوون پەیوەندیەکانتان لەگەڵ حکوومەتی کۆری لەگەڵ کونسوڵیەت تەنها لە بواری پەروەردەیە بووە یان بوارەکانی دیکەشی گرتوۆ بە تایبەتی ڕۆشنبیری و کولتوری بەڵێ تەبەن پێش ئەوە مەوێت ئاماژەیەک بۆ پرسیاری لە مامۆستا چنارە کرد ئەو پەیوەندیانی ئێمە لەگەڵ کۆریا ئەوە کارەکانی ئێمە بوونوای لەوان کردووە کە بێن کۆنتاکت بکەن لەگەڵ کۆمەڵگەی پەروەردەی کوردستانەوە بە خۆشحاڵەوەڵم تاکە کۆمەڵگە بووە تاکە ناوەندی پەروەردەی بووە کە قونسوڵگەری وڵاتێک قونسوڵخانەی وڵاتێک بێت پەیوەندی لەگەڵا پێیاکات و بەڵگەش بۆ ئەمە لە شوێنەکانی کەش کۆمەڵگەی پەروەردەی هەیە بەڵام ئەو پەیوەندی و کۆنتاکتەی کە نێوانیانە هەیە وەک ئەو پەیوەندێتون و تۆڵی ئێمە نییە بۆی خۆشبەختانە شانازیەکەین بەوەی کە ئێمە توانیومانە سەرنجی ئەوان ڕاکێشین بەلای خۆمانەوە بەنسبەت و هەموو پەیوەندەکان ژوک مامۆستا فەرمووی پەیوەندی ئاڵوگۆڕی زانیاری بووە ئەجینە هیچ پەیوەندێک بریتی نەبووە لەوەی کە ئەوان لە ڕووی مادی و هاوکاری کۆمەڵگە بکەن کە بە جۆرێک لە جۆرەکان پێش بکەوێت و بەنسبەت کەلوپەلەکانیشکەیە بەڵێ ئەوان کەلوپەلێکی باشیان لە بیدایەتە تەرخان کردووە بەڵام ئەوە هەموو شتەکان نەبووە بۆیە سوپاسی بەڕێوەبەری گشتی پەروەردەشەکەین کە ئەوانیش دایمە دەستیان بە کۆمەڵگەی پەروەردەیە و بۆ کە کۆمەڵگەی پەروەردەی سەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و ئاژانسی کۆیکایان هەیە کۆیکا ئێستا هاوکاریتانە کۆیکا بەس لە کاتی دروستکردنی بیناکە بووە ئەژینە لە دوای بیناکەەوە هیچ جۆرە هاوکاریشی ڕێکخراوی کۆیکا بێمە نەگەیشتووە باشە ساڵانە ئەو سێوەی کە سچناریش ئاماژەی پێیا کە فستیڤالێک ئەکەن ئەو فستیڤالە ئەنجامەدرێت ئەم فستیڤالە بە هاوبەشی نێوان هەردوو لای ئەنجامەدرێت یان نا ئێوە خۆتانستن بە ئەرکی ئەنجامدانی و فستیڤالە بە هەردوو لا خەریکە بین ینی ئیشەکان گەڵاڵاکەین و گفتوگۆی لەسەرەکەین ئێمە و قونسوڵخانەی کۆریا بۆ ئیشەکان باشی بڕوە واتە هەردوو لا بەشدارە بینتیایە لە بواری گەشەپێدانی وەزم تۆ گەشتیشت کرد بۆ کۆریا لە بواری گەشەپێدانی کەرتی پەروەردەیی ینی قورسا ئێمە هەموو جارێک قسە لەسەرەوە کراوە لە سیستمی پەروەردە ناتوانانی لە موزەجی وڵاتێک بێنی لێرە بە هەمان شێوە پێڕەوی بکەیتەوە بەڵام چەندتان هەوڵ لاوە بە تایبەتی ئەمە کۆمەڵگەی پەروەردەی هێندە بە کۆمەڵگەی پەروەردەی کۆریەکانە ناسرێت هێندە بە کۆمەڵگەی پەروەردەی کوردستان ناناسرێت
ئەو نموزەجەی ئەگەر بەشێکی کەمیش بێت لای ئەوان هەیە بێن لێرە پێڕەوی بکەن. بەڵێ تاوان بۆی پرسیارەکەی جنابیشمان لەبیر نەچێتەوە کە لە پێشا پرسیارەکە پەیوەندەکان لە نێوان حکوومەتی هەرێم و وڵاتی کۆریا زۆر لایەنەگرێتەوە وەک بواری ئابووری وەک بواری ڕۆشنبیری بەتۆنە بۆی پرسیار نەکرد وەک بواری پەروەردەیی بەڵام ئەوەی گرنگە بەلای ئێمە بوارە پەروەردەیەکەیە و ئەوەی کە ئێمە سوودمان بینیوە ئەو وڵاتێکی پێشکەوتووە لە ڕووی پەروەردەیەوەی شەکە لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیا سیستەمێکی پەروەردەی زۆر باشی هەیە کە کرێ سوودی لێبین وەک جەنابەت ئاماژەی پێیا ناکرێت سیستەمی وڵاتێک بێنی دەقاودەق لە وڵاتی چکا جێبەجێکەی بەس ئەکرێ لایەنە باشەکانی ئەو وڵاتە بە تایبەتی ئێمە وڵاتی کۆریا لە ڕووی کۆمەڵایەتیەوە لێکچوونێکی زۆرمان هەیە بۆیە ئێمە سوودێکی زۆرمان لە بواری پەروەردە لە وڵاتە بینیوە و توانیومانە زۆر شت لەو زانیاریانەی ئەوان لەو ئەزمونانەی ئەوان بێن لای خۆمان جێبەجێکەین هەر بۆشە کۆمەڵگەی پەروەردەی کۆمەڵگەیەکی سەرکەوتوو بووە وەکو سیستەمی بەڕێوەبردن لە کۆمەڵگە پەروەردەیەکانە وەکو پەیوەندی نێوان مامۆستا و قوتابی وەک ئەوەی کە چۆنی کەشێکی ئارام لە کۆمەڵگەکانی ئەوانە لە ناوەندەکانی خوێنی ئەوانە هەیە لە وڵاتی کۆریا ئێمەش بە جۆرێ لە جۆرەکان ناتوانین بڵێن بە ڕێژەیەکی زۆر بەس بە ئاستێکی باش لە کۆمەڵگەی پەروەردەی پەیڕەو کراوە بۆیە جێ ڕەزامەندی خوێندکاران و دایک و باوکیش بووە. باشە سچنار ئەوەی کە باست کرد لە داهاتوانی بۆ پەیوەندیەکانتان لەگەڵ حکوومەتی کۆریای باشوور و کنسوڵێتیان لێرە چ پلانێکتان هەیە پلانی ئەمساڵتان چییە بۆ ئەو بتەوکردنی ئەو پەیوەندیانە و ئاڵوگۆڕی کولتوری؟ پلانی ئێمە درێژە پێدانی پەیوەندیەکانە لەگەڵ کۆریەکان و بەردەوام بین لەگەڵیانە تەکید بکەوە ئێمە کار و فستیڤاڵ و چالاکیمان زۆر زۆرە بێ بۆ داهاتوو هەتا بەردەوام بین لەم پەیوەندیە لەگەڵیانە دایمە ئێمە لە گفتوگۆ و مناقەشین بۆ زیادبوونی بەرنامەی ئەم ساڵتاندا ناوە ساڵی 2020 بەڵێ تقریبا و بابەتانە چیە بن؟ ناڵێم ئەم فستیڤاڵی ئەم ساڵمانی چوار لە هەڵەبجەی شەهید دەکرێت دوێنێ بەڕێوبەر لە لامان بوو چوار کۆمەڵگەکە بەشدارە بن؟ نەخێر مەسەن ئەو ئێمە نزیکین لی دوێنێ لای ئێمە بوو داوەتی نردووەکەوە منیش ئەبێ ئێمەش بڕۆین سەرێکیان لێ بدەین لەوانەیە پێویستی بە تۆزێ زانیاری بێت و تۆزێ خبرە بێ لە بەرەوەی پێشتر کۆمەڵگەی پەروەردەی کوردستان فستیڤاڵەکەی کردووە ئیتر ئێمە خودی ناوی کۆمەڵگە ئەگەر لە هەڵەبجە بێ لە زاخۆ بێ لە هەولێر بێ لە سلێمانی بێ هەر یەکێکین من بە یەکێکی ێزانم بەڕاستی ئەمەسمەوە ینی ئەمەی کە ئەنجامە دەرێتم فستیڤاڵی مانگی چوار هەر چوار کۆمەڵگەکە بەشدار بن یا کۆمەڵگەی سلێمانی و هەڵەبجە هەر هەڵەبجەیە هەر هەڵەبجەیە بەڵام ئەوان داوای هاوکاریان لێ کردوون نە هاوکاری ئێمە وەکو مامۆستا بەڕێوبەری ئەو کۆمەڵگەیە یە پرسیارە کاڵێ چیتان کرد پارەکە چیتان نەکرد ئەوەی هەڵەبجە تازەیە ئەم ساڵ کراوەتەوە هێشتانی هەموو قۆناغەکانی شیتیانیە وەبزانم تەنها باخچەیتیانە مامۆستا باخچەی تایە بەڵێ هەموو قۆناغەکان هەیە بەس هەموو پۆلەکانی نییە واتە سەرەتای قۆناغەکانی هەیە باخچە پێما بێستێپ یەکەمیان هەیە پێم وابێ و دووسیان هەیە لەگەڵ دەی ئامادەیە عنی سەرەتای قۆناغەکان سەرەتای دروستبوونێتی بەڵێ ئەوەی کە وەبزانم ئێوە لێرە تیپێکیشتان هەیە سەمای کۆری ئەکەن بابەتانە هاوکاریانە بن یان لەو فستیڤاڵا بەشدارە بن ئەی چۆن ئەوانیش و دوێنێ باسمان کرد جلی کۆری تایبەتە لە قوماشی لە دوورینی لە هەر هیچ نەبێ ئەو باوەشێنەکەیانە ئەو باوەشێنە لەوانەیە لێرە نەبێ کۆمەڵگەی پەروەردەی کوردستان نردبوویان لە تورکیاوە هاتبوو ئەوەی تورکیاشیان بە دڵ نەبوو نردبوویان باوکی تەلەبەیە وابزان باخۆ بەخش سپۆنسەری کردبوو لە کۆریا هێنابووی مۆسیقاکەیە بابەتی فستیڤاڵەکە چی ئەبێ ینی چی پێشکەشەکەن لە فستیڤاڵەکە ئەوە ئەتوانی مامۆستا سەروەت بەڕێوبەری نابەسمەوەی کە ساڵانی پێشتر ئێوە کە کردوتانە چی بووە بابەتی تەنها پێشکەشکردنی وەبزان هەندێک سەما و هەندێک بابەتی کولتوری کۆری و کوردی بووە تێکەڵتان کردووە پێکەوە مامۆستا ببوورە طبعا بابەتەکان زیاتر کولتورین و ئەو شتە پەروەردەیانن کە لە بینی ئێمە ئەوانە هەن بە چەند شتێکی کوردی و بە چەند شتێکی کۆری بەشداریەکەین و ئەوەی زانیاریشمە بێت لەبارەی هەڵەبجە ئەم ساڵ کراوەوە یا سەرکەوتنیان بۆ خوازم ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان لە ناو کۆمەڵگەکە و چالاکیانە بکرێ بەسەر خۆی لەوە بینێتەوە ئەم ساڵ کراویتە تۆ هەموو
پۆلەکانت نییە ڕاستەخۆ بۆ فستیڤالە دەست پێ بڕوان ناکەم ینی فستیڤالەکە فراوانێکی تەبەنەوانی سلێمانی فراوانتر بۆ بە حکمی و ئێمە ئەزمموی زیاترمان هەبووە و لە شوێنی گەورەی وەک تەلاری هوەر ئەنجاممان ناوە بەڵام پێچی ئەوان بەپی تواناکەی خۆیان ئەم ساڵ چەند توانیان هەیە ئەوەندە بەرفراوانی هەبێت فستیڤالەکان تیپە کۆریەکان بەبستمە تیپە ڕۆشنبیری و کللتوریەکان یانە ئەوانش بەشدارەکەن لە فستیڤالەکان لەگەڵتانەیە بەستەنی کۆریا بەڵێ نەخێر نەوەڵا بەس ئەوانی کە لە شاشی تەلەڤیزیۆنەکانەوە بینەوە خوێندکاری خۆمان بوون بە زۆر جار خەڵکەکە کە بینیونی وای زانیوە کۆرین لەبەری هەم جلوبەرگەکان جوان بوو هەم نمایشەکەیان جوان بووە هەم ئەوانی کە پرۆڤیان پێکردون کەسانی شارەزا بوون بۆیە ئەوان تۆزێ زەحمەتە هاتن لێەوە بۆ ئێرە لە بەربارودۆخی عێراق ئەوان وەکو عێراق حسێبیەکەن کەمتر ئەوانە توان تیپەکانە سەردانیە لە بکەن من داوای ئەوەشم لێ کردوون بەڵام بەداخەوە نەتوانراوە ئەوان سەردانی ئێمە بکەن من لەوەی پارامادە بووم بەس کنسوڵی کۆری خۆی عرضی پێشکەش کرد ڕێز و خۆشەویستیم بۆ میستەر جۆی جەناوی قونسوڵ خۆی کەسێکی زۆر هونەرمەندە کەسێکی شارەزایە کەسێکە حەزی لە پتەوکردنی پەیوەندەکان هەیە بۆیە دایمەن لە بواری هونەریان خۆی زۆر شت پێشکەشەکە و دڵنیام و چالاکیانی کەش بێشتی تازەترمان پێشکەشەکە لە هەموو مناسبەیەکە و چالاشی خۆی هەبووە دایمەن چالاشی خۆی هەبوو زۆر ئەکتیڤە و لێرە و دەستخۆشی لەکەم بەڕاستە سچنار ئەوان چۆن لە بابەتی پەیوەندیەکانیان لەگەڵ کووردا ئاڕوانن ینی هەندێک کە کنسوڵ سەردانی کردبن لەم ماوەیە چەند تباعێکیان هەیە لەسەر پەیوەندیەکانیان لەگەڵ ئێوەیە من ئەوەی بزانم کنسوڵ زۆر مرتاح بوو بە کللتورمان و بە پەیوەندیەکانمان تەنانەت لە ئەو ڕۆژەی پێشکەشی ڕێزلێنانەکەی پێشکەش مامۆستا قادر کرد شعری بە کوردی وت لە ناو ئایپادەکەی نووسی بووی بەڕاستی من لە خۆمە شعر بە کۆریە لە نەمزانی دانیشت شعرەکەی کوردیەکی جوان زۆر بە سقەوە زۆر خۆی پێخۆشحاڵ بوو وەختێ لە ناومانە بوو نمایشی ئەو ڕەقسە کۆریی بینیوە هەر تەلەبەی خۆمان کردوێتی تەلەبەی کووردە بە مۆسیقای کۆریە یعنی هەستە کاکەوە ئێمە پڕبەدڵ حەزەکەین پەیوەندی هەبێ ئەویش پڕبەدڵ پێی خۆشە جا بۆیە مەسەن من لێرەوە داواکارم لە کەسایەتیەکانی هەڵەبجەی شەهید هاوکاری مامۆستا سەروەت بن لەم فستیڤالە بە سپۆنسەری زۆر شتی بۆ بکە لەبەرەوەی بەڕاستی ئێمە فستیڤاڵی پارەکە تایبەت بوو بە سلێمانی بە کوردستان و سلێمانی فراوانترە بەڵام ئەمە واجی هەیە کە بۆ هەڵەبجە لەوانەیە کۆریەکان چۆن هەڵەبجە بناسن بەم فستیڤالە بە سەرکەوتنی ئەم فستیڤالە هەڵەبجە جگەلەوەی هەڵەبجەی شەهیدە هەڵەبجەی ئەنفالە با هەڵەبجەی پەیوەندی کۆریەکان بێ و فستیڤاڵیش بێت زۆر باش لە پلانی دیکەتان یان وەکو کۆمەلگاکە بۆ ئەم ساڵانی ڕابردوو هەندێک خولیز فێربوونی زمانی کۆریۆم بابەتانە کرایەوە درێژە پێدەرە بن لەو بابەتەیە هیوادارم کەوا درێژی پێ بدەین ناڵێم ئێمە هیوادارم دایمەن بەر بۆ هیواداری ینی ئەوەی کەەوە بودجەیەکی باشتان لە بەردەسانیە هاوکاری ناکرێن بۆی بتوانن ئەم بابەتانە سەر پێ بخەن کاک ڕێبین تەکید بکەوە ئێمە بودجەیەکی باش نییە لە بەرەوەی ئێمە لە ناو کوردستانین کوردستانیش لە قەیرانی داراییە و هەموو ئێستا قەیران نییە قەیران نییە بەڵام ئێمە ئەوەیە مەسن ئێمە بەسیتریش لا ئێوە قەیران هەیە بۆ کە ئەگاتە خوارەوە لەسەرەوە وەزارەت و ئەنجومەنی وەزیران گرفتیان نییە بێ قەیرانن بەڵام کە دوای کە ئەگاتە بەشی خوارەوە قەیران هەیە کاک ڕێبین هەلێرەوە با بڵێم ئێمە تەنانەت نەسریشمان نییە بەچی ئەو کۆمەلگای بەڕێوە بە ئەوە لە بەڕێوە ئەیبین خۆمان لە ناو خۆمان نابزانین سیستمێکی تایبەتی خۆیان هەیە بەوە ئەیبینە ڕێ ئەینا پێتەڵێ من پارەیە بجێ لە بەردەسم بێ 25 عرض لە بەردەمم بێ بینای تازە ناکەم مەلعەبێ تازە مغلق ناکەم بۆ ئەم تەلەبانە بۆ خۆیان مامۆسای وەرزش داوای قاعی بالێم لێکە قاعی بالێ شتێکی زۆر بەسیتە دیوارە ئاوێنەیە ئاوا بزانم ستاندەرێکە تا زۆر داواکاریان هەیە بەڵام ئێمە مەسەلەن لە کەم و کورتیە ناتوانانی جێبەجێ بکەین بودجەتان هەیە بۆ ئەنجامدانی چالاکی بودجەی خۆمان هەیە تایبەتی خۆمانمان هەیە ئەینا هیچ شتێکی ئەوەی حانوت و فرۆژگاکان بەڵێ بەس ئەوەتان هەیە هەر ئەومان هەیە ینی هەر وەکو خوێندنگایکی ئاسایی احتیبارتان بۆ کرێ بەڵێ لەوانەیە ئاساییەکان بەعزی ئاسایی هەیە نەسری هەیە ئەمە وشمان نییە هەر خۆمان ئەو پارەی حانوتەیە ئیتر خۆی سیستەمێکە لە ناو خۆیان وڵامە چاوەڕوانی زۆرمان هەبوو لەوەی کە بیکەن کە ئاوا بن و ئەوە حاڵەکە بێت و هیچ هاوکارێک نەکەن و هیچ بابەتێک نەبێت
ینی چاوەڕوانەکان کاگڕێبین طبعاً وەکو ماوەسا فەرمووی ئەوێ شەڕۆک و خوێندنگاکانی کە حسابی فرۆژگای بۆکەوە بە حسابی تەلەبە بڕەپارەی پێ درێتەوە بەڵام ئەمێ باشە بە هاوکاری باوکو و دایکان بەم کە ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە کۆمەڵگەی پەروەردەی ئەجینە وەکو ماوەسا فەرمووی هیچ نەسلیەک نەبووە و تا ئێستاش هیچ نەسلیەک ئەو چالاکیانەی کە ئەنجامتانەدا لە ساڵانی پێشتر بۆ فستیڤاڵەکە تەنیا وەک مامۆستا و تێگەر پارەی فرۆژگا هەویان هاوکاری باوکو و دایک بوو بێت فستیڤاڵێکی ئەوە گەورە بەوە ئەکرێ طبعا ئەگەر بڵین هەر بەوە کرێ نا بەڵام هاوکاری هەردوو لا بۆ نمونە مەسەرەن لە گرتنی هۆڵەکە ئەوان هاوکارمان بوون بەڵام لە چالاکیەکانە ئەو خۆمانی چین پرۆفەکردو خۆمانی وەرگمان بۆ کردووە پایتەختی ڕۆشنبیریە و بودجەیەکی باشیش نێرا بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ هاوکاریان نەکردن لەو بابەتانەیە ببوورە ئەو ئیشی ئێمە تێمان کردووە پەروەردە دیارە وەزارەتی ڕۆشنبیری نەخۆ هەر ڕنگدانەوەی ڕۆشنبیری و کولتوری سلێمانیە و بابەتەش بە جۆرێک لە جۆرەکان ئێمە وەکو پەروەردە کارمان کردو بەڕاستەکەی پەروەردەش تواناکانی مادیشی مەحدودە هەرچەند ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە ئەوەمان پێوە دیار نەبوو بێ لە بەروی کەوە گوتم هاوکاری باوکودایکە بۆ فرۆژگاکەش بە شێوازێکی باش بەکارمانی ناو توانیمانە هەندێک چالاکی پێ بکەین بەڵام وەزارەتی ڕۆشنبیری کار و چالاکی خۆی جایە پەروەردەش جایە ئێستا بە پێی سوپاسنامە و بابەتانی کە هەتا تۆ فرێندێکی هاوڕێکی کۆریەکانی یان چۆنە بابەتەکە من ڕێز و سپاسم بۆ وڵاتی کۆریا و بۆ جەنابی وەزیری دەرەوە کە ئەو لێوە پێزانینی هەبووە کە ئێمە پرۆسێکی کۆری هەبووە کە لێرە ئەنجام درراوە کە وەکووتمان باشترین پرۆژەی کۆیکا دەرچووە باشترین پرۆژەی کۆریەکان دەرچووە دیارە ئەمە گەر بەڵگە بێ بۆ شتێک بەڵگەی بۆ پێزانینی ئەو وڵاتە بەو کەسانی کاریان لەگەڵاکە تابەنە خەڵاتە درێ بەو کەسانەی هەرجاری لە بوارێکە بەو کەسانەی کە هەوڵێن پەیوەندیەکان تون و تۆڵکن لە بەیری ئێمە ئەوانە ئەمە شەگەڕێتی بۆ زیرەکی ئەوان دائیمەن لەوان پەیوەندی کە هاوڕێ پێیاکەن بۆیە بە خۆشحاڵی من شانازی بۆکەم کە هاوڕێ ئەوانم و هەچ کاتێکە ئەوانەشم پێگەیشت بێ من شانازیم پێ کردو هەوڵم ماوە کە پەیوەندەکانیش تون و تۆڵ بکەم ئەوە کۆمەڵێک بڕوانامە و کۆمەڵی بڕوانامەشەکە مەسەلەن قونسوڵی پێشوش کاتێک کە سەردانی کردوین بە ڕێزیان دوایی سوپاسنامەی بۆ نردوینەتەوانێ لە قونسوڵخانەوە کە ئێمە هەم بیناکەمان چۆن بەڕێوە بردووە و هەروەها لەو کاتانە کە بڵین کە بەشداریمان کردووە هەم بڕوانامەی بەشداریکردنیان پێبەخشین و کاتانش کە لێ خولمان بینیوە هەم بڕوانامەمان وەرگتووە و ئێمە بە خۆشحاڵیەوە ئەو هاوڕێتی ئەوان ئەنرخێنین و هەوڵێن پەیوەندی باشتیشان لەگەڵا بەستی سچنار ئەو تیپانەی کە هەتانە یەک تیپتان هەیە لە کۆمەلگاکە ئەوەی کە باوشێنەکە من بینیم بەڵام لەم ماوەی ڕابردووە ئیڤنتێک هەبوو لە هەولێر فرقەیەکی دیکەتان هەبوو هەنێی گڵۆپ و سەمایەکی زۆر جوانیان کرد ئەو هەمان تیپە یان تیپی جیاوازتان هەیە ئەوە ڕەنگە سەردەمی مامۆستا نەبوو مامۆستا ببوورن ئەوە بۆ ڕوونکردنەوەی بۆ مولای مانگێکە بێ ماوەیەکە کە دەست بەکار زۆر پشوو بۆ بۆی لەوانێ زانیاریەکانی پێشوەکەوێتە ئەستۆی من تەبڵێ بەڵێ ئەوە لەگەڵ کۆمپانیە کیا بوو ئەو چالاکیە ئەو تیپی سەمای کۆری کۆمەڵگەی پەروەردەی کوردستان هەمان تیپ بوو کە چوین لەوێ نمایشمان کرد لەگەڵ ئەو کۆمپانیایەوە بە ئامادەبوونی قونسوڵی کۆری و دوایش هەنێ خوێندکارانمان برد کە خولی کۆریان بینی بوو لەوێ چەند چالاکێکمان ئەنجام ماکە چالاکیەکانیش بەڕاستی پەروەردەیی بوون هەردوو لا سوودمان لێ بینی نازانم کاپتان زانیاریتان هەیە هینێکی گەشتان هەیە بۆ دەرەوە هەرە و تیپە دەرەوەی وڵات بەداخەوە لە دوای 2013 کە ئەو بارودۆخەی شەڕی داعش دروست بوو هەموو جۆرە چوونە دەرەوەیەک و ئەوانە ڕاجیراوە تا ئێستاشی جۆرە چوونە دەرەوەیەک نەبووە بەڵام ئێمە دایمە لە کۆنتاکتی ئەوە بووین و باوەڕمان وا بوو ئێمە پێویستە بچینە دەرەوە و پێویستە هەوڵ بین پەیوەندی لەگەڵ ئەو کەساناکەین پرۆژەمان بۆکەن پەیوەندی لەگەڵا ناپاکەین پەیوەندی تون و تۆڵ هەر ئەوەنی ئەوان بێن پرۆژێ دروستکەن گرنگ لەوایە تۆ چۆن پرۆژەکە بڕێوە بی و چۆن ئەوان ڕاکێشی بۆ لای خۆمان بۆی ئەو جۆرە پەیوەندیانە بەردەوام لە بەرنامە تا هەیە بۆ نمونە سەردانی کۆریا بکەن ئەم تیپانە بەرنە ئەوێ پیان پیشانیان بان بڵێن لە کوردستان بەم شێوەیە ئەمە گرنگیمان بە کللتوری ئێوەیاوە طبعاً کاکڕێبین ئەوە شتێکی بێگومانە هەوڵە دینکەوە ئەو تیچ نەبی ئەو تەلەبانەوە بەشدارن لەو سەمایە یان ئەو مامۆستایان بەڕێوبەری هاو یاریدەدەرەکان ئەوانە وەکو گروپ بڕۆین بۆ ئەوێ ئەوان لەبەروی کۆریەکان بەردەوام هەستەکەم لە هاتنان لە سەردانان لە هەولێرن لە هەڵەبجەن لە سلێمانین ئێمەش بۆ نەبێت ینی بەسمەوەی بەرنمێکی لەو شێوەیەتاندا ناوە بەتەماین
بەتەمان ئینشاءڵڵا. بە تایبەتی من زۆر گرنگە بەلامەوە ینی ئەوەی کەمە سەمای ئەو گروپەتان بینی سەمایەکی زۆر جواب بۆ یارو مامۆستا قادریش وتی زۆر کەس جیای ناکردەوە کە ئەمانە کوردن یا کۆرین و کنسوڵیش خۆی بۆ خۆی زۆر دڵی خۆش بوو بۆ بابەتە. ینی ئەگەر من پیشانی خەڵکی کۆریاش بێ وەزان بابەتێکی گرنگ و گەورە بێت. چاوەڕێی چی ئەکەن بۆ ئەم سەفەرە ئەنجامبان؟ ئیتر چاوەڕێی بەڕاستی حکوومەتی کوردستانەکەین هاوکارمان بن، چاوەڕێی قونسوڵەکەین خۆی هاوکارمان بێ، چونکی تۆزانی ئەم سەفەرە بە گروپ هاوکاری ئەوێ هەر ئەوە نییە مەسەلەن سواری پاس بۆ بیت و بڕۆیتە فڵانە شوێن. ئەمە سەفەری دەرەوەی وڵاتە، سەعاتە، پارەیە، ئیمکانیەتە، ڤیزەیە، هەموو شتێکە ڕێخستنی ئیڤێنتەکانە لە کۆریا بۆ خۆی لەوێش استقبال بکری، لەوێش بە گروپ چۆن لێرەوە سەفەرەکەی بۆ هەر وڵاتێ بتەوێ بە گروپ شوێنەکان ئەسەریەکانت پیشاندن، کولتورە، تێکەڵاوی کولتورە. ئەگەر هاوکارمان بن ئێمەش بەڕاستی پێخۆشحاڵ. ینی وابزانم بە تایبەتی بۆ ئەو خوێنکارانە کە ئێستا هەوڵێکی ئەوەنە زۆریان ناوە هەمووکو پێزانینێک بۆ ئەوەی کە پێیان کەی هەر لامان کاتەلەوان ئێستا هەرێکیان خولیایەکی گەورەی هەبێ کە گەشە بم بابەتەی خۆی بە ئەگەر تۆ بتوانانی سەفەرێکی وای بۆ ڕێبخەی ئێمە نازانم چەندین وەزیر و ئەندام پەرلەمان و نازان بەڕێوەبەری گشتیمان هەیە بە بەردەوام سەفەری دەروی وڵاتەکان لە کاتی قەیرانەکە شار کردووان و ئیفادی گەورەشیان بردووە بۆ ئەو مناڵانە نەبێ بۆ ئەمانە نەبێت کە هەنگاو بە هەنگاو هیوادارم ینی ئێوە هەندێک سوورتر بر لەسەرەوە بابەتەوە داواکاری زیاتر بکەن بەلانی کەم ینی ئەو منداڵانە ببرێنە دەرەوە بۆ ئەوەی کە لە کۆریا ئەو کە هەنگاوی کە ناویانە هەنگاوێکی باش بێ بۆیان لە هێندە ئەنی وردە نزیکە بینەوە لە پشووی هاوینە بە بەرنامەتان چیە لە پشووی هاوینانە ناو کۆمەڵگاکە؟ لە پشووی هاوینە ئێمە دەوراتمان هەیە، خولمان هەیە بۆ زمانەکان ئەگەر هەر بابەتێ زانستیەکان بێ یان زمان بێت ئیتر وابزان بنەڕەتیەکەی و ئامادەیەکەیشن مامۆستاکان خۆیان ئەو خولا بەنەڕێ تەلەبەیش حزوری هەیە و پیشی خۆشە هەرە تا تەلەبەکانیش زانستییان زیاتر بێ بۆ ساڵی داهاتوو. بەرنامەیەکی لەو شێوەتان هەیە کە وەکو سنتەرێک بێ ینی کۆمەلگاکە وەکو سنتەرێک بێت هەنا ئەوە نەبێت کە لە کاتی وەرزی خوێندندا بەس دەوام بکرێت دواتر لە پشووی هاوینە هیچیتیان نەبێن ینی بەردەوام خولیتیا بکەنەوە بتوانن هاوکاری خوێنکارەکان چ لە فێربوونی زمانی کۆری یان ئینگلیزی یان ئەم بابەتانەی دیکە بدەن و پرسیارێکی زۆریش لەسەر هەلەگەڵ ئەو شاوڵامیەوە بێت لە بەرەی کاتمانەوە نەمایەوە ئەم سیستمی خوێندنە بەم شێوە بەردەوام دەبێت هەگەڕێنەوە بۆ سیستەمی ئینگلیزیەکە. من بە تەمام لەگەڵ مامۆستا دڵشاد لەبەرەوەی ئێمە لەگەڵ پەروەردەی گشتیین مناقەشەی ئەم مەوزوعە بکەین پۆل 1 و 2 3مان کوردیە بگەڕێتەوە بۆ ئینگلیزیەکە لەبەرەوەی داواکاری دایک و باوک زۆر هەیە هەر خۆی ستافی مامۆستا و ئیدارەکەیش حەزەکەن بگەڕێتەوە ئینگلیزی. ینی بەنیازە ساڵی داهاتوە سیستم بگۆڕن بە تەمام لەگەڵ مامۆستا دڵشادا مناقەشەی ئەو مەوزوعەکەین ئینشاءڵڵا. باشە زۆر سپاس هەرێکە لە بەڕێژان چنار حەسەن کەڵپور بەڕێوەری کۆمەلگای پەروەردەی کوردستان لە پارێزگای سلێمانی و بەڕێز مامۆستا قادر عەبدوڕەحمان سەرپەرشتیاری پەروەردە و بەڕێوەبەری پێشووی کۆمەلگای پەروەردەی کوردستان زۆر سپاس بۆم تۆرەی بەرنامەکە لەگەڵمانە بوون زۆر سپاس بۆی کە بینەرمان بوون زۆر سپاس بۆ هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆمان پێشکەشکردن ئەمڕۆ پێنجشەممەیە پشوێکی خۆش بۆ هەموو لایەک هەر شاد بن.